كاروان 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 روي بهايستي هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی کوردستان تاهیر حوسێنی ئاواز خوێن و مامۆستای موسیقا ئەو تا ئێستا چەندین کاری کلیپی بڵاو کردوێتەوە. سەوڵی بێگێرێ سەوڵی بێگێرێ خەڵکی کەم شاری ئەو شاری نەمرێ هەوڵاتی نەمرێ. تاهیر حوسێنی زۆربەی توانای خۆی بۆ منداڵان تەرخان کردووە. کارگایەکی ڕاهێنانی میوزیکی بۆ منداڵان لە شاری بۆکانی پارێزگای ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان کردووەتەوە و تا ئێستا بەرهەمگەلی زۆر باشی بەدەستهێناوە. نەکار لەگەڵ منداڵ مامۆستایەکی زۆر زۆر عاشقی دەوێ مسلەتیش لەسەر مسایل ڕەوانشناسیدا زۆر سەختە هەتا بڵێ گرانە بەڵام نەتیجەکە زۆر گەورەیە. تاهیر حوسێنی 7 قوتابی هەیە و چەندین کۆنسێرتی سەرکەوتووی تا ئێستا هەبووە. بە گوتەی تاهیر حوسێنی میوزیک کاریگەری زۆر ئەرێنی لەسەر بواری کەسێتی و کۆمەڵایەتی و چرۆی تواناکانی منداڵان هەیە کەواتە دیوار ئەگەر بناخی ڕاست بێت تا سەر ڕاست دەبێت. ئومێدبەرین ڕووداوت. غونچەیەک لاکەم بەندید لاکەم ژاکەیەوی غونچەیەک لاکەم بەندید لاکەم ژاکەیەوی باغەیەوانی یشتی بەیەی کرد ئەوی دەیەوی ئەی گوڵ فێرۆیش تاکەوەی سەودایی تۆ بێیم ئەی گوڵ فێرۆیش تاکەوەی سەودایی تۆ بێیم عەتری گوڵێم بڕوەیە من ڕەنجە ڕۆبێم عەتری گوڵێم بڕوەیە من ڕەنجە ڕۆبێم بە هەورایان پایایی زەم ئایشی بۆ خۆیان ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی بەڕێز لە کەناڵی ئاسوی ڕووناکیەوە لە خزمەتاندای دووبارە بۆ ئەپیزۆدێکی جەدید هەرو جۆرێکە کتومانە مەبەست لەم کەناڵە بردنەسەرەی زانیاری لە بوارهای مختلف و جیاوازدایە لەگەڵ کەسانێک کە لە زەمینەهای جیاوازدا تەجروبیاتێکی زۆر بە نرخیان هەیە داوەتیان لێ دەکەین و زۆر پێمان خۆشە زیاتر فێر بین و لە یەکتر فێربین و هەڵ بدەین بۆ گەشەکردن و سەرکەوتن. لەم ئەپیزۆدەدا لە خزمەت کاک تاهیر حوسێنی داین کە فکرکەم زیاتری خەڵکی بۆکان بە بۆنەی دەنگە خۆشەکیەوە و فعالیەتایەکی فەوقەلعادە لە عالی لە حوزەی موسیقیدا کە کردویانە بەتایبەت لە بەشی ڕەوانشناسی بۆ منداڵان و دروستکردنی فەرهەنگ و کولتورێکی جوان لە وڵاتی خۆمان دەیناسین
زۆر سلااوان لێ دەکەم کاک دایرجان زۆر خۆشحاڵی لە خزمەتتانداین. منیش هەروەها سڵاو دەکەم لە جەنابەت ئاغای ئەندیشێ گوڵ زۆر خۆشحاڵ بووم افتخاریشە بۆ من شانازیە لە خزمەتتاندا. قوربانت خزمەت لێمەوە بۆ ئێمە زۆر زێ شانازیە کە لە خزمەتتانداین چونکی لە بیرمە ئەودەم کە لە خزمەتتاندا بووم لە بۆکان بە واستەی ئەنجومەنی نجوم NGO قسمەت بوو لەگەڵتان ئاشنا بووین و زۆر کەڵکمان وەگرت و زۆر شت فێر بووینەوە. جا پێم خۆشە معرفێکی خۆتان بکەن لە پێشدا پێشوەکە ئیدامەی پادکەستەکە بڕۆین بۆ کەسانێک کە لەگەڵ جەنابتان ئاشنانین و دوای ئەو دەڕۆینە پێشێ باسی پێشوو دەکەین کە جەریاناتێک ڕوویدا و یەکسەری پرسیار هایەکی زۆر باشمان دەبێت لە میتینگەکەدا کە هیوادارم بە کەڵکی هەموو کەس بێت. ئەرزت کەم من معرفیکردن جەنابەت من دەناسی معرفیکردن زۆرتر پێم خۆشە بە فعالیت معرفی بم تا بە عنوان. مسلماً زۆر زار لە کەسێک دەپرسن بەڵێ من تاهیری حسێنیم لە فڵان جێ لەدایک بووم و ئەو فڵان کارانم کردووە نەمەعلومە دوایی چی کردووە نە هیچ شتێکی ڕەنگی داوەتەوە. ئومێدوارم لەوانە نەبم تاهیری حسێنیم و بە سوالەکاندا بە پرسیارەکاندا لەتان معلوم دەبێت کە من چم کردووە چ کارم و لە چه بوارێکدا خەریکی فعالیت و چالاکیم وایە؟ اختیاردانەیە وەڵا دروست دەفەرمونون بەداخەوە لە ئێرانی خۆمان زۆر بەرەو سەمتی مەدرەکگەرایی و مەسائلێک ڕۆیشتووە لە حاڵێکدا زۆر کەسم مەدرەکیان هەیە بەڵام ئەو زانیارەی کە لازمە شاید نەیان بێت. بەداخەوە ئەوە فەرهەنگێکی غەڵەتە کە هیوادارم لە داهاتوودا باشتر بێت کە فکرکەم خەریکە باشتر دەبێت بەتایبەت لە جوانەکانماندا. حتما ئینشاڵڵا. جا ئێمە دەست پێ بکەین بەوەی کە من لە بیرمە ئەودەم لە دەبیرستاندا بووین نازانم دەقیق لە بیرم نییە چۆن بەرەو ئەو مەسیرە هاتین وەلی عەلاقەیەکی زۆرمان بە نجوم و سەتارە شەناسی و ئەستێرە ناسی ئەوانە بوو لەبەرەوە دەستمان پێ کرد NGO یەکماندانا و بەواستەی و ئەنجومەنە و بەواستەیەوەی کە کەسانێک جەنابتانیان دەناسی ئێمەیان معرفی کرد و لەگەڵتان ئاشنا بووین لەگەڵ دۆستانێکی دیکە کە حدودەن فکرکەم 12 نەفەرێک بووین ئەنجومەنێکمان تەشکیلدا هەتا مۆزەوزمان وەرگرت کە حەوتخانی ڕستەممان تێ کرد بەڵام لە دوایەکەیدا زۆر تەجروبیاتێکی باشی بووە. ئێمە هاتین لە واقعدا بە بۆنەی عیلمەوە هاتین بەڵام ئەو عیلمە تەئسیرێکی زۆری لەسەر زانیاری ئێمەدانا ئەوەی کە چۆن لە وڵاتی خۆمان لە جامعە بین حزور پەیدا بکەین چۆن مەسائلێک فێربین لە بواری ئەخلاقی و دەرونی و حاڵاتی ڕۆحیەوە کە تەئسیرێکی زۆر باشی بوو لە داهاتوودا باسی دەکەین. فقط پێم خۆشە بەوە دەست پێ بکەین ئێمە ئەو دەم کە نجوممان دەست پێ کرد زۆر خاتراتێکی خۆشم هەیە کە دەهاتین کۆ دەبووینەوە جەمعەکە قسەمان دەکرد ئێوە باسی نکاتێکی زۆر باشتان دەکرد تەجروبیاتێکی هاتان بوو ئەو دەم لە تاران لەگەڵ کەسانێک لەم بواری علمیەدا کاریان کردبوو و تەئکیدی ئەوەتان هەبوو کە علمی نجوم یا ئەو جۆرە علومانە بە گەشەکردنی وڵاتی خۆمان زۆر کۆمەک دەکات بەتایبەت بە منداڵەکان ئەوە کەسانێک کە هێشتا مەسیری عەلاقەی خۆیان نەدیوەتەوە. پێم خۆش بەوە دەست پێ بکەین کە چۆن بوو ئێمە هاتینە ئەو مەسیرەوە و بیرروڕای ئێوە بزانم لەم بابەتەوە کە علمێکی وەکو نجوم NGO هایە کە شکڵ دەگرێت لە وڵاتی خۆمان چۆنە کە کۆمەک دەکەن بە وڵاتی ئێمە. جوانە بۆ چوونەکەشتم هەر پێخۆش بوو زۆر جوان هاتیە نێو مۆزوعەکە و بۆ خۆت تعریف کردو لە دەبیرستانەوە هاتی و دوایی هاتی و پەیوەندیتان لەگەڵ من بوو ئەوە شتێکی جالبەدا من بۆ جابی ئەو پرسیارەی جەنابێت کاک میکایل ئەمن ئەگەر لە شاری گەورە دیارە ئەو فرسەتە ئەو بوارە بۆ علم دەڕەخسێ کە مەجلس هەبێ و لە نێو مەجلسیشدا متەخەسس هەبێ و لە نێو متەخەسسەکانیشدا پژوهشگەر هەبێ. مسلماً منێکی کە بۆ خۆم عەلاقەمەند بە موسیقی بووم لە پەناشیەوە من زۆر ئەهەمیەتم دەدا بە ڕەوانشناسی
ڕەوانشناسی و فەلسەفە هەرچەند مۆزوعێکی زۆر تێکەڵن لەگەڵ یەک دانیشمەندان بڕێکیان جیا کردوێتەوە لە یەکتر بەڵام فەلسەفیدەن لەگەڵ ڕەوانشناسی تقریبان پێکەوە یەکنە من لەو بوارەدا زۆرتر فعالیتم دەکرد لە تاران دیارە ئەنجومەنی نجوم قەویتر بوویدی لە شارەکانی دیکە ئەوان فعالیتیان دەکرد و ڕەسەدیان دەکرد هەتا مەسەلەن ئەو دەمەی کە من موسیقی منداڵم لەوێ تەدریس دەکرد یا لە ئەنجومەنی موسیقی دەرمانی بووم تاسیری موسیقی لەسەر ڕشتی ڕەوانمان زۆرتر کار دەکرد قەتعان مۆزوعاتێک فاکتۆرهایەکی کە تەأسیر لەسەر علومی شناختی دادنێ من دەچوون بە تەرەفیان یەکێک لەو بابەتانە کە ئەسەری لەسەر بەخشی شناختی ئینسانەکان بوو بە تایبەت منداڵ نجوم بوو نجوم هەرچەند بەخشێک لە نجوم ئەفرادێکی کە ئابەکی متالعیان کردووە دێن نازام خەریکی تالەبینی و کەفخانی و ئەو زۆشتانە هیوایەت پێی وایە مەسەلەن دەبێت ڕەبتی بدابەوە لە سوورەتێکدا بە خۆت دەزانی لە من چاکتر متالعات کردووە وانە نجوم ئەسەرێکی زۆر گەورەی لەسەر بەخشی ڕاماڵین و گستگلێدانی خورافات هەیە یعنی ئینسان مستەقیمەن دیسان یعنی تۆ ئەگەر لەگەڵ ڕیز مولکولەکان لەگەڵ میکرۆتۆبولەکان تەڕەف بوویت چ لە مولکولدا چ لە بەخشی زیستدا وەلی تۆ لە نێو نجومدا لەگەڵ زۆرێک لە مەسایلی ماکرۆسکۆپی گەورە تەڕەف دەبی یعنی جز و کول پێکەوە ڕەبت دەدەی منداڵیش ئەگەر لە مەدرسەت قەتعان دەرس بخێنێ ریاضیات بخێنێت علومی تەجروبی بخێنێت لەنێو علومی تەجروبەکەیدا فیزیک هەیە شیمی هەیە زیشناسی هەیە لەوێدا سلول دەخێنێ لەوێدا مادە دەخێنێ مولکول دەخێنێ ئەتۆم دەخێنێ و وردە وردە تا دێنە دەبیرستانی دی بۆ خۆت دەزانی تەجروبەی ئەم کتێبانە زۆرتر دەبێت ئەوانی مەخصوصەن بێنە نێو علومی تەجروبی و ڕیاضی لە علومی ئینسانیشدا قەتعەن دێنە نێو مەسایلێکی دیکەی زۆر مهم کە لە ڕەوانشناسی و بیگرێتا جامعەشناسی و تا ئێرتباطاتە تا فەلسەفەتەوەی ئەو ڕشتانە علومی ئینسانی کە زۆر زۆر بەنرخن من ئەو دەم کە لە بۆکان نەبووم زۆر سەرکم دەکێشا بۆ ئەو جێگایانە کە بزانم ئەگە من ڕۆژێک هەستام چوومەوە شاری خۆم هەستام چوومەوە مەڵبەندێکی خۆم کە کارم کرد بزانم بۆ منداڵان چی بکەم یەکێک لەو مەسائلانەی کە سەرکم دەکێشا و دەچوومە نێوی نجوم بوو و لەوێشدا لێم معلوم بوو کە کەسانێکی کە تەلسکۆپیان پێیە و هەڵدەستن لە نێو کەویردا شەوانە منداڵان دەیان بنە کەویر دایک و باوک هەڵدەستێ لەگەڵیان دەچێت و هەم تەفریحێکە کە منداڵ زۆری بەوە نیاسەیە بۆ کایەیە و هەم لە کەنار و لە پەنای ئەو کایەوە تەماشاکەی لەگەڵ یەک زانە مۆزوعی زۆر گەورە بە نێوی نجوم ئاشنا دەبن ئەو مەسەلەی بۆ من زۆر مهم بوو ئیدی بووە بوو من کە هاتچێ بۆکانم دەکرد وردە وردەویستم یەکدانە ئەنجومەنی نجوم لە بۆکان دابنێم هەرچەند زۆر کەس پێی وا بوو من ئەهلی موسیقیم کەسێکی کە ئەهلی موسیقی بێ ینی متصل لە بە تەواوی علومی شناختی ئەگەر پێی خۆش بێ دەنا نادەتوانێت هەر قۆناغی موسیقیەکەی بگرێ ئەوە بوو کە من ئەهەمیەتێکی زۆرم بدا ینی کاکڵی مەسئلەکەم تەأسیر لەسەر شناختێکی دقیق و واقعی منداڵان بوو کە لە ئایندەدا خۆرافە پەرست و بێڕاهە نەڕۆن ئەوە نەسەری بوو یەک پرسیار ئاغای بۆچی منداڵان ینی ئێوە تاکیدتان لەسەر ئاموزش و فێرکردنی ئەو علمە بە منداڵانە بۆچی ئێمە زیاتر دەبێت تەمەرکۆز بکەینە سەر ئەم بەشە دلیلی ئەوەی کە لەسەر منداڵ کار دەکەی یەکیان دلیلی ڕەوانشناختی فەردی هەیە یەکیشیان بەخشێکی ئیجتیماعی و جامعەشناسی شناختی هەیە تۆ وەختێک ئێمە تاکیدەگە دەکەینە سەر منداڵ ئەوەڵەن منداڵ وەختێک پێدێنێتە نێو عەرسەی زندگی وجودەوە کولەن تۆ هەر منداڵێکی کە تۆ دەیبینی وەزعەتی مەغزیەکەی بەڕەسی دەکەی جیا لەوەی کە تۆ بێ جارە بچێ نێو خانەوادە و بنە ماڵە و خاو خێزانەکەی تۆ زۆرتر لەسەر مەغز فۆکوست کردووە مەغز یەک دانە مەوزوعی تەکامل یافتە
لە علومی شناختیدایە کە ئینسانەکان دەرگیری ئەو مەسئلەیەن تەواوی متەخەسسین. مەغز یەک پەدیدەیە لە نێو بەیسلا زیشناسی تەکامل یافتەیە. منداڵ بە دەلیلی ئەوەی کە کاڵە و ئامادەگی هەیە و تازە خەریکە ڕشتی مەغزی سوورەت دەگرێت و بەعزە مەسائلێکیش هەیە هەتا سنینێکی مشخص تەسبیت دەبن و دوای ئیدی کە تەسبیت بوون تۆ زۆر لەگەڵ گۆڕان و زۆر لەگەڵ ناتوانیت ئەتافێک بە وجود بێنی. مەسەلەن بۆ نمونە خام دکتۆر دادستان کە بۆ خۆی پرۆفسۆر بوو لە زمینەی ڕەوانشناسی بالینە و شاگردی ژان پیاژەش بوو. هەمیشە دەیکۆت منداڵان هەتا 7 ساڵان ئێمە دەبێت زۆر کاریان لەگەڵ بکەین. ئەلبەتە ئەوە نەبێتەوەی کە ئێستا دایکواکان هەڵخەنە سەر منداڵەکان فشاریان بۆ بێنن چی عیلمیان فێرکە نا ئیتفاقەن بەرعکس چونکە ئێستا من دەبینم دایکواکان زۆر فشار بۆ منداڵان دێن بەرعکس لە زەمنی ئەوەی کە تۆ دەبێت هەر شتێکیان بۆ بکەیەکایە دەبێت باعسی ڕشتی مەغزیان ببی و لە نێو ڕشتی مەغزیدا گەورەترین مەسئلە لەسەر منداڵ ئەوەیە کە پێش ئەوەی کە تۆ فێری ناڕەحەتی ڕەوانی و ئەفسوردەگی و ئەو جۆشتانی بکەی بێنی بەخشی ئەنگیزشی تەقوێتکەی بە تەرەفی مۆزوعێکی بەری کە بتوانێت بە سوورەتی شناختی هەم کایی خۆی کردبێ هەم لە زمنی کایدا ئەو شتانی کەسب کردبێ کە نەتوانێت ناڕەحەت بێ لە ئایندەدا. خۆ دەزانێ گەیم ببین بە سوورتی تەخەسوس لەباری مەغزەوە قسە بکەین لە زایمانەوە لە خودی زمانێکی کە لەزلگی دایکیدایە هەتاوەکوونێت متەوەلد دەبێت مەغز خەریکی ڕشتە. ئێمە هەتاوەکوونێت ئەو فرسەتە هەیە خۆشە ئەنگیزیان پێ بدەی و باعیسی خەلاقیەتیشیان بێ ینی تۆ ئەوەڵ دەبێ متالعەی مەغزیت ببێ شناختی دوایی بەخشی ئەنگیزشیان زۆر ئامادەکەی بۆ فێربوون و دوایژەوەی کە ئێمە لە بەخشی ئەنگیزشیدا ئەگە زۆر چوینە سەرێ خەلاقیەت دێتە پێش ئەو بەخشی کولی فەردیەکەیەتی. خۆب تۆ ئێستا لە نێو تەواوی جەوامع و تەواوی کۆمەڵدا تەماشا بکە چ کەسێک دێت کە داهاتووی یەکدانە کۆمەڵ و جامعە دابین بکات منداڵە دێ گەورە دەبێ و ئێمە چنەوە منداڵێک دەبێت بێت گەورە بێت منداڵێکی کە دانشی هەیە منداڵێکی کە بینشی هەیە منداڵێکی کە ئەتافپەزیری فێر بووە لە شناخت و لە علومی ڕەفتاردا خۆ قەتعەن ئەوە لە نێو جامعەشدا دەتوانێت ئەسەر گوزاریەکی زۆری بێ یەکدانە منداڵ دەبێتە شەهردار یەکدانە منداڵ دەبێتە مەسئولی شار یەکدانە منداڵ دەبێتە معەلم یەکدانە منداڵ دەبێتە پزیشک یەکدانە منداڵ دەبێتە حتا خیابان خاوێن دەکاتەوە. ئێمە ئەگەر لەسەر مەغزی بە سوورەتێکی دروست نەک ئەوەی کە تەربیەت جۆرێک بێ ئەو جۆرێک کە معەلیم پێی خۆشەوا بێ نا ئەو جۆرێک کە ڕشت دەڵێوا بێت لە ئۆفۆقی دیدی ڕشتدا قەتعەن دوو مەسئلەی زۆر گەورە هەیەکان بەخشێکی ئەنگیزشیە یەکیش بەخشی خەلاقیەتە. ئێمە یەکێک لە مشکلاتی کە هەمانە بەس بە تەواوی مۆزوعاتێکی کە داوێنی خانەوادە دەگرێت داوێنی شار دەگرێت داوێنی لە شار گەورەتر ئوستان لە ئوستان گەورەتر مەملەکەت دەگرێتەوە ئەو بەشی خەلاقیەتەیە کە ئێمە دەبێ لە حازی کەین بۆ ڕشتی منداڵ قەتعەن منداڵ دوای یەک شتیکە کە عاملێکی کە سێومە من دەبیرم نەچێت کاک میکایل ئەویژەوەیە کە منداڵ بە دەلیل ئەوەی کە سایزی چکولەیە جەستەی چکولەیە هەمیشە دەتوانێت مەوردی زوڵمی گەورەکان واقع بێ و چه بدایک بێت چه باوک بێ مەگەرە و دایک و باوکە زۆر دروست گەورە بوو بێتن دەزانی و بۆیە ئەمە تاکیدمان لەسەر منداڵە هەمیشە دەڵێ کارن هۆرنایی مەخسوسەن لە نێو کتێبەکانیدا دەڵێ مەسەڵەن منداڵ ئەگە دایک و باوکی خراپ بێ ئەگە جامعە خراپ بێ جاروبار ئێمە بە ئینوانی شانس دەبێ بڵێن معلمێکی چاک و فریای بکەوێت یەک معلمی چاک فریای بکەوێت دەتوانێت زۆر یەک لە ئیسترابهایە کە هێستا سەقامی نەگرتووە لە نێو دەرێدا هێشتا نەبۆتە خۆرا ئەو معلمە دەتوانێت کاڵی کاتەوە واخانەوەی اتفاقانش کەوتووە بۆ خۆشم کەوتووە لە مەدرسە شاید بۆ جەنابیشت پێشات بێ پس ئەو سێ عاملە یەکیان بەخشی فەردیەکەیەتی کە تۆزی هەمدا لە مەغزەوە هاتم یەکیان بەخشی ئیجتماعیەکەیەتی یەکیشیان بەخشی ئەو
مۆرفۆلۆژیکیە ئەو شکلی ئەو ریخت شناسیە کە منداڵ هەیەی و دەتوانێت مۆردی زوڵم واقع بێ چونکە ئێمە ئێستا مەجال نییە مەسەن لە ئەنجومەنی سێکشوال منداڵهایەکی کە تەجاوزیان پێدەکرا وێران دەبوون تازە علمی چی تازە ئامۆژشی چی ئێمە جارێ فقط دەبا ئێنەرژی سەرفی ئەو بای ئەو منداڵە بێتەوە سەر حاڵ خولقی بێتەوە سەرێ بەچی دەیهێنیەوە سەرێ بە تەواو ئەو ئاملی ئەحساسی گوناهی کە لە لێو کۆمەڵدا هەیە چۆنی دێنیەوە سەرێ ئەویش بێنیەوە سەرێ دایکوڵکی نایەتەوە سەر زایدی ئەوە بەحسەکە خەریکە بەڵاو دەبێتەوە من نایهێڵم سوالەکەی جەنابەت هەرەوە بوو درستە یەک نکتەیەکی زۆر باش کە هەبوو ئەو دەم لە یەکێک لە ئەپیزۆدەکان لەگەڵ کاک فواد ئیسماعیل کە قسەمان کرد ئەویش ئشارەی بەوە کرد کە سیستەمی ئامۆزشی جێگایەکە کە دەتوانین زۆری پەرە پێ بدەین و تەئسیرێکی زۆر مستەقیمی لەسەر داهاتی وڵاتمان دەبێت و لە یەکێکی دیکەدا لەگەڵ خانمی شەپۆلی عومەرپوور کە کۆچینگ لە حوزەی کۆچینگدا کار دەکات ئەویش دەقیقەن ئشارەی بەوە کرد کە ئێمە لە منداڵیەوە باتەوە جۆ ینی ئەگەر ئێمە بەرنمەیەک لە نظر بگرین لە باری فەنیۆ کە بەرنامەنویسی بۆ دەکەین دەیتای پیشفەرزی پێدەدەین لە داهاتوودا ئەو بەرنمەیە بەرئەساسی ئەو دادانە بەرئەساسی ئەو دەیتایانە کار دەکات و ئێمەش لە منداڵیە باتەوە بۆ باوەڕانی کە دایک و باوک و ئەترافیان و جامعە و ئوستادەکان پێمان دەدەن باعث دەبێت ئایندەمان شکڵ بگرێت هەرە جۆرەی فەرموتان تا 7 ساڵگی چونکی لەو حتا ناکرێت محدودی ڕوش دابنین احتمالی هەیە کە کەسانێک لە داهاتوشدا بتوانن تەئسیراتێک دابنێنەوە ئەو ئیسلاح بکەن نمونەش هەیە ینی غیرممکن نییە بەڵام زۆرترین تەئسیری هەر زۆری فەرموتان تا 7 ساڵگی 8 ساڵگی دەتوانێت تەئسیرێکی زۆر باشی هەبێ مەسالێکی زۆر جالب کاک ناسری سروش باسی دەکرد باسی پارسای کوڕی دەکرد کە ئەو مەواردتان کە باز دەکرد دەقیقەن داهاتە زێنم کە بخۆشم عەمەلەن دەمدی ئەو بەحسی خەلاقیەت و ئەنگیزەیە کە پارسا منداڵێک کە هەیبوو و ئەسڵەن جاری وا بوو کارهایەکی دەکرد خەلاقیەتێکی بە خەرزەدا ئەمن یا ئەترافیان هەموو شۆکە دەبوون چونکی ئەو ئیجازەیی پێدەدرا ئەو باوەڕە غەڵەتانە تا حەدی ئیمکان پێشی پێدەگیرا و ئەو ئیجازە بۆ منداڵ دەدرا کە ئەو جۆرێکی خۆیەتی خۆی نیشاندا ئەو جۆری کە دروستە بچێتە پێشت زۆر مثالێکی جوان بوو دەستان خۆش بە تەوزیحێکی عالی بوو یەک پرسیارم هەیە کاکتای لە بابەتی بەحسی خەلاقیەت و ئەنگیزە بۆ منداڵان کە ئشارەتان کرد ئێمە بەواستەی کۆلتور و فەرهەنگێکی کە لە وڵاتی خۆماندا هەیە زۆر جار معلوم نییە ئەو منداڵە کەی واردی فازی بەعدی دەورانی بلوغ و گەورەبوونی دەبێت ینی دەباری فەکریەوە زیاتر منزورمان و زۆر جار دایک و باوکەکان نیگەران دەبن بابەتی ئەم مەسەلەیە مەسەلەن من بیستومە لە بەرحاڵ ئێمە لە بۆکان بووین و بۆ خۆمان لە منداڵیمان گوزەراندیۆ و فیدبەکی خانەوات و جامعەماندی و زۆر جار دایک و باوک نیگەرانێکەوە منداڵی من کەی ئەو مەرحلەیە تێپەڕ دەکات دەچێتە مەرحلەیەکی بلوغی فکری چونکی دەترسن لە قەزاوەتی بەقیە دەڵێ ئەو منداڵی ئەو هێشتا منداڵە ڕەفتارهەیەکی منداڵانەی هەیە ئەوەی چەند گوناحە چەندە گەورە نەبوو هێشتا یعنی ئەو تەرزی فکرانە ئەو ترس لە قەزاوەتە زۆر تەئسیر دادنە لەگەڵ ڕەفتاری دایک و باوک لەسەر منداڵەکان ئەو بەشە ئێمە چۆن دەتوانین ئەگەر بتوانن مختصر ئشارەیەکی پێ بکەن چونکە ئەو بەحسە زۆر توولانی دەبێت وەلی ئەگەر مختصر ئشارەیەکی پێ بکەن انشاءالله لە ئێپیزۆدهای داهاتوو دەتوانین مفەسەلتر باسی بکەین وایە عەرز دەکەم کاک میکایل دەزانیت چۆنە مەسەلەی دایک و باوک لەگەڵ مەدرسە لەگەڵ کولی جامعە ئێمە یەک دانیشتی کە بۆ تۆ بەکاردێت لێرەدا کە زۆر مختصر بێ ئەوەیە کە ئەوڵەن دانیشمەندان لە علومی ئاسابدا لە ڕەوانشناسیدا پێشرفتێکی یەکجار زۆر کراوە مەخسووسەن لە علومی ئاسابدا باشە ینی دەزانن لە نێو مەغزدا چی دەگوزێت دەزانن بەخشی ئەنگیزشی چه ئێلێمان ها و اختصاساتێکی هەیە دەزانن بەرحەسبی ساڵ مانگ بە مانگ و ساڵ بە ساڵ کە منداڵ گەورە دەبێ چنەوە کایەهایەکی لەگەڵ بکەیت چه مەسایلێکی وەکو مەسەلەن تۆ مەسا منداڵێک لە دایک دەبێ
ئەتۆ وەختی گۆشتی بدەیە وەلو بیخێنێ و مێدەشیەوە قەتعاان ئەو ئەنزیمانە ئەو تەرەشەهاتی مێدی هیچ وەختی کۆمەک ناکە بەشکانی ئەو پرۆتەینە ئەو پیپتی دوو لە پیپتیدە گەورانە کە بە سوورتی مولکولهای گەورە هەن و بیشکێنن منداڵێکە دووساری ناڕەحەتی دەکەن مێدەی ناڕەحەت دەبێنە بۆیە دێن کۆمەک مادەر دروست دەکەن دێن ئەو بێس لە پۆلیپێپتید و لیپیپتیدوانە هەمووی ئەوەندە دەشکێنن سادی دەکەنەوەکەوەی کە مەدەیە بتوانێت بەرحەس پێ و تەرەشەهاتی کە هەیەی هەزمی کا بۆ بدەننا لەنێو بەدەندایەتی دروستە مۆزوعاتی علمیش بۆ زێهن وایە تۆ دەبێت مۆزوعاتەکەم ڕەتە پشکێنی مرەتەب سادێکەوە لە جامعەی لە هەر جامعەیەکیش بۆ خۆی ساختارێکیە یەک نکتەی کە زۆر مهم بەکاری ئەو سوالی جەنابەت دێ ئەو پرسیارت جواب دەداتەوە ئەوەیە کە هیچ وەختێک لە نێو جامعەی مەخسوسەن جامعەی خۆمانە گەبەڕستیکەنی من بکارم بەوە نیە هیچ جامعەیەک متهم بکەم یا جامعەیەک هەڵکێشم هەر جامعەیەک پەژۆهشی کرد و پەژۆهشەکەی انتقالدا بە ئامۆژپەروەرشەکەی و ئامۆژپەروەرشەکەی انتشاری دا بە نێو مەدارسیدا و معلمەکانی ئاگاه کردەوە لەسەر ئەو مەسەلەیە قەتعاً ئەو مۆزوعە انتقال پێدا دەکات ئەو دەم دەزانن کە بەخشی ئەنگیزشی چه ئەزشێکی هەیە ئەو دەم دەزانن کە منداڵەکەدا بەچۆدا بینشمەندیکەن بە خەولی جەنابەت دەتوان وەلی هەتاوەکوونە مەرکەزهای پەژوهشی ئێمە صادقانە کار نەکەن و هەم صادقانە کار بکەن هەم انتشارەکەی ڕێگای انتشار انتقال بە تەرەفی منداڵەکان ببیننەوە ئەو دەم دەبێت جوابی جەنابەت ئێدی ئەمە زۆر مەسەلەنێکی بیکەینەوە قەتعاً زۆر وەخت دەگرێت بەرنامەکەی جەنابیشت یەک مەسئلەی کە کوتم ئەوەیە دەبێت دانشمەندان ارتباطی دانشمەندان لەگەڵ مەراکز و مؤسساتی عالی و لەگەڵ مەراکز و مؤسساتی ابتدایی لە ارتباط دابن حتا مەهدی کودک زۆر کەس مەهدی کودکی پێستوکە چونکە لە نێو بەعزە جەوامعەیە کە غێری پیشرەفتەیە یانی تەوسعە نەیافتەیە تۆ بزانە مەهدی کودەکان لە نێو مەهدی کودەکیان تا زۆر پێ شتێکی سووکە یعنی ئەگەر من ئێستا مەسەلەن ئەوە وردە سرم سپی بووە ڕدێنم سپی بووە ئێستا بچم مەسان لە نێو مەهدی کودەکدا کار بکەم خەریکی بەڕسی بم دووربین دانێم من دایکوەکان داعوت کەم خەریکی کار بم لەلایەکیشەوە مەسەن بچم ئوستای دانشگا بم لە دانشگا تەدریس بکەم بە دانشگاکەم فەخر دەکەن نەک بە مەهدی کودەکە لە سووردا بەڕەکسە ئەو جامعەیە دەزای ئەو پرسیارەی تۆش دایکوباکان خۆ دایکوباوکەکان لە جەوامعی پێشرەفتەدا ئەگەر متالعە بکەن چاکتر کە قەتعاً زۆرترش متالعە دەکەن سەرانەی دەبێت ئامار بگرین بزانین سەرانەی متالعە لە هەر کشوەرێکدا چۆنە وایە ئێمە سەن لەگەڵ مەدبەندی خۆمان تەرەفین ئەگە سەرانی متالعە لە خوارێ بێ دەی خۆب دیارە ئەو ئاسیبە دەڕاتە سەرێ ئەگە سەرانی متالعە بچێتە سەرێ قەتعاً نەتیجەی معکوسی هەیە و ئاسیبە دێتە خوارێ ئێمە لێرەدا مەسئلەی متالعە مهمە بۆ پەیگیری فاڵۆکردنی مەسئلەیە کە بۆ مەسائل علمی هەیە قەتعاً ئەو مەسئلەیە کە من زۆری بڵاو نەکەمەوە من ئەوە بەزەهێن دەگا مەسائلی دیکەش هەیە وەلی من زۆر پێم خۆش نییە بڵاو بینەوە وەلی یەک نکتە هەیە کاک کامیل بەخشی ئەنگیزشی کاک میکایل بەخشی ئەنگیزشی زۆر مەسئلەیە چونکە لە نێو مەغزدا ئێمە بەخشێکمان هەیە بە نێوی لیمبیک هەتا بەحسی عەواتف و هەیەجانەکان مەترەحە ئێمە ئەگە بتوانین بە وەسیلەی عشق بە منداڵ و هەتا بە گەورە وەبوونی ئەنگیزە لە نێو خودی مڕەبیدا خودی معلمدا دەتوانین یەک سێری فاکتۆرهای عاتفی هەیەجانی لە نێو مەغزدا لە نێو عاتفدا مزاحمەتەکان کەم کەینەوە بە تەرەفی بەخشی ئەنگیزشی بڕۆین ئەگە لەگەڵ بەخشی ئەنگیزشی کە لە بەخشێکی زۆر گەورەی مەغزدا بەخشێکی مهم هەڵبەتە مەغز ڕەفتارهای قشری مخی نا مەسەڵەن واقعاً عمقی مخ کە لەوێدا تالاموس و هیپۆتالاموس تەواوی ئەوانە کارکردێکیان هەیە بۆ ڕەفتار لە ئایان ئێمە ئەگە بتوانین لە قسمەتی ئەنگیزشیدا نفوس بکەین بە سوورەتێکی علمی نەک متعەسبانە فرد بەرەنگیختەکەین هەر ڕشتەیەک کە بخێنێت دەکاتە گۆڵ هەر ڕشتەیەک حالا ئێستا مەسەن تەبەقەبەندی کراوە ڕشتەی فڵانی زۆر مهمە ڕشتەی فڵانی نا ئەگە بەخشی ئەنگیزشی تەحریک کرێ و بەرەنگیختەکی بەوجود بێ فەردێکی کە لەو جێگایەدا کار دەکا ڕۆحوە بەر ئەو ڕشتەیە دێنێەوە وەهای لێ دەکا شاید لە ئایندەدا نۆبێل هی ئەو کەسە بێ کە ئەو بەخشە ئەنگیزشیە تێدا تەحریک بووە دروستە پس
زۆر جوان تەوزیحتاندا بەڵام لێرەدا ئەگەر ئێمە بمانە سادەی بکەینەوە بۆ وڵاتی خۆمان بۆ خەڵکی خۆمان کە لەو مەسائلە چونکە ئێوە شتانێک ئێشارەتان کرد زیاتری مەسئولیەتەکە دەگەڕێتەوە سەر نظامی ئامۆزشی و سیستمێک کە لە وڵاتی ئێمە حاکمە و بەگەر ئێمە توانای تەغییری ئەو سیستمەمان نەبێت دایک و باوکێک لە ماڵی خۆیان چۆن دەتوانن هەوڵ بدەن بۆ ئەو منداڵەیان کە ئەو مەسائلە کە ئیشارەتان کرد دروست بێت شتێک کە من متوجه بووم یەک بەحسی متالعی دایک و باوکە دروستە کە بچێتە سەرێ دووش ئەو خەلاقیەت و ئەنگیزەی کە لە منداڵدا وجودی هەیە سەرکوب نەکرێت و ئیجازەی پێ بدەن کە بچێتە مەراحلی سەرتر نازانم دروست تێگەیشتم بەڵێ یەک مەسئلەی کە ببەخشە دێمە نێو قسەکەتەوە وەختی دایک و باوک ناتوان متالعە بکەن دەتوان خۆ لەگەڵ مشاور ببن ئێستا کەسێک کارافەرینە لە زمینەیەکدا زۆر سەری شلوقە ئەسان ئەگە شێوە متالعەش بکات شاید متالعەی کارافەرینی و لە زمینی و لە ئیمتدادی ڕشتەکەی خۆیدا متالعە بکەنە خۆ دەتوانێت بچێت بە تەرەفی مشاور ئەو مشاور لە هەفتەدا لە مانگدا ساپۆرتی کە پشتیبانی بکە وانە؟ بەڵێ شتێکە لە وڵاتی ئێمە زۆر جێنەکەوتوە و خەڵک وا دەزانن کەسێکە مشکلی ڕەوانی هەیە دەبێت لە دەقیقەن ئافرین لە حاڵێک داوە حاڵێکدا ئەسڵەن بەحسی کۆچینگیش کە ئیشارەمان پێکرد هەر کەسێک نیازی بە کۆچێک هەیە کە لە ژیانیدا بچێتە مەراحلی پێشتر و نیازە لازمەوە فەرهەنگە چیکە دەڵێن دابەزێت لە وڵاتی ئێمە کە قبولیکەن مشاورەکان دەتوان لە ژیانماندا زۆر کۆمەکەن زۆر مشکلات حلکەن من کە ناتوانم متالعە زۆر کۆمەلی دەتوانم کۆمەک وەرگرم دەستان خۆش من جوابەکەم کامل وەرگرت خواهش دەکەم یەک مەسەلە کە لە بیرمە ئەو دەمێمە ئەنجومەنی نجومماندانا و بە هەر حاڵ چالشایەکی کە لە سیستمی ئێراندا کە وجودی هەیە و مشکلاتێک کە وجودی هەبوو جودا لەوانە کە بگذەرین ئێمە لە بیرمە ئەو دەم هەمایشێکماندانە ئەوڵین هەمایشی بۆکان بوو کە لەسەر بەڵێ ڕەسەدی مانگ بوو و حتا کاک محەممەدی مۆلود کە ئەلان لە ئەمریکا دەرز دەخەنەوە ئیشەڵا لە ئەپیزۆد هەی داهاتوو بتوانین لە خزمەتیان دابین تەلەسکۆپێکی دەستی بخۆی درستی کرد بۆ هێنای بۆ ئەنجومەن کاک ئەنوەری ئیسماعیلمان لە مەهابادە و داوەت کرد کۆمەکی ئەنجومەنی ئێمە بکات چونکی ئێمە تەلەسکۆپێکی زۆر سادەمان هەبوو کە بەفرین خانم هەی بوو بۆ علاقی شخصی خۆی بەفرین خانمی شەمامەکەم بەڵێ کە هێنا بووی بەڵام جوابووی نیازی ئێمە نەبوو کۆمەکمان لە وڵاتی مەهاباد لە شاری مەهاباد وەرگرت کاگەنوەر زەحمەتی کێشا و هاتن کۆمەکیان کرد کە زۆر ئستقبالێکی باش کرا بە وەختێک تەبلیغێکمان بۆ کرد جەمعیەتێکی چەند هەزار نەفەری هات بەڵام شێوازی پیادەسازی ئەم هەمایشە زۆر شتی فێری من کرد لە سیستەمهایە کە هەماهەنگ دەکرا لە ئەوەی کە ئێمە بەو دیدگایەوە چونکە ئێمە خودی سیستمی ئێداری و سیستمێک ئێران شارەدار فەرمانداریە هەر کەسێکە کۆمەکی ئەو NGO دەکات کۆمەکی و سیستمە دەکات کە دوای بەداخەوە نامێواردی و مەسائلە بم کە زیاتر بۆ ڕێکۆکردنەوە هاتن و ڕۆیشتن و شعارێکیاندا و دوای ئەو کاغزە بە هیچ کۆژ نەگەشت کە نازانم چێ خواردیشی ئەو بوزەی کە دایان بە سیستمەکە و کەمێک ڕائیشیان کۆ کردەوە بەڵام من لە دوای بەو نەتیزەیە گەیشتم وەختێک بمانەوە هەمچین سیستمێک دابنین باتۆ بە حمایەتێکی دروست نییە و زیاتر بۆ سوئیستفادە دێت لە تەرەف بەقیەوە دەبێت ئەو کەسەی کە لێو NGO دادنێ بۆ خۆی توانای ئەوەی هەبێت کە لە بواری ماڵیدا ساپۆرتی بکات چونکی نەجامعە دێ هەوڵ دەدا کۆمەکی ئەو دەستە NGO یانە بکات نە ئەوەی کە تەرەف بۆ خۆی توانای ماڵی ئەوەی هەیە لە دەرەوەی وڵات کە کامل ئەسڵ لە خوددایانە تۆ هەر ئێستات لێدەی ئیدی لەولاوە حمایەتێکە دێ بێنەزیرە بەڵام لە وڵاتی ئەمە ئەو شتە وجودی نییە بۆ کەسانێک کە NGOیان هەیە ئەو شتە زۆر سەختە فقط پێم خۆش بۆ ئیشارە پێ بکەم چونکی تەجروبەیەکمان هەبوو لەوێدا ئەو دەم جەنابیشتان زۆرتان کۆمەک کردین یەک چالشی زۆر گەورە کە لەوێدا هەمان بوو کاری تیمی و مەسائلێک هەبوو کە لەوێدا وجودی بوو
بۆ مثال ئەمن کە سن و ساڵم لە هەموو کەمتر بوو تقریبان دەتوانم بڵام قسەکە بڕی نەدەکرد چونکی سن و ساڵ لێرە مەترح بوو کاری تیمی مەترح بوو تا ئەوەی کە لە کەسێکی بەڕێز کۆمەک ماوەگر ئەو ئەمن مەسئولێتی بەوەهدە دەگرم بۆ ئەوەی کە بەقی قسەی لێ قبول بکەن کاری تیمی بە سن و ساڵ لە وڵاتی مە زۆر ڕۆکتی هەیە و ناتوانین بە سوڕەتی تیمی پێکەوە کار بکەین ئەو چالشە ئەو کێشەیە بەتایبەت لە بیزنسدا بەتایبەت لە دەرس و تەحسیلدا تیمهایە کە پێکەوە کۆ دەبن هیچی سەرکەوتون نەبوون و ئەسان بە نۆدرەت مەسال پەیدا بکەین لە وڵاتی ئێمە کە تیمێک موفق بوون لە وڵاتی ئێمە زۆر کەمن هەیە وەلی زۆر کەمن چونکی ئەو کاڵچرە ئەو فەرهەنگی کاری تیمە وجودی نییە ئێمە چۆن دەتوانین ئەو مەسەلەیە لە وڵاتی ئێمە داوەزێنین کە لە منداڵی و فێریان بکەین کە پێکەوە بە سوڕەتی تیم بتوانن کار بکەن یەکتر سەرکوب نەکەن بۆی کە بۆ خۆیان بچنە سەرێ هەوڵ بدەن بۆ سەرکەوتن پێکەوە چۆن دەتوانین ئەو کارە خۆ تەماشاکە کاری تیمی دروستە لە نێو فەرهەنگی سنەتیشدا بوومانە مەسەڵەن هەرەوەزمان بووە کاری تیمی بە سوورەتی یەدی بووە بە سوورەتی کابرا گەنمەکەی دەماوە نیان دەدووریەوە بە گەلە کۆمەکی هەموو دەچوون گەنمەکەیان دەدووریەوە باشە وەلی کاری تیمی سیستمێکە کە خوڵقیش زۆر زۆر ئەسەرگوزارە کە لە زامەی سنەتیدا خوڵق تەنگە خوڵق کراوە نییە نسبەت بە مەنافع حتا تعسب هەیە مەسەڵەن من دەڵێم کاک میکایل هاتووە NGO-یەکی داناوە بۆ نەفعی خۆی چشکالی هەیە بە مەنافعی یەکتر ئێمە تەمینکەین خۆب وەلی دوایی مەسئلەیەکی هەیە کە ئەو کەسێک کە مەنافعی خۆی تەمین دەبێ شاید یەک ڕێگاهایەک بڕوا کە ناومێدی بە وجود بێنێ ئەوە دێتەوە سەر تەوسعی فەردی و ئیجتیماعی بەخشی تەوسعە مۆزوعێکی زۆر ئەساسیە لە جەوامەدا حتا ئێستا لە کشوەرهای تەوسعە یافتەشدا بەخشی تەوسعە ناتوانێت هەر بە ڕۆژێک دواتری ئیکتفا بکە بەڵکە هەمیشە پویایە مەرەتەب تەغزیە دەکرێت کە ئێمە بزانین لە ئایندەدا تەوسعە چۆن سوورەت بگرێ یەکێک لە بەخشای تەوسعە یافتگی ئەوەیە کار تیمی بێ بۆ کار تیمی نییە چونکە جامعە سنەتیە جامعی سنەتی خۆ تەحقیر ناکرێت بەڵکە تەوبیخ دەکرێت کە بۆ هەنگاو هەڵ ناهێنێتەوە خۆب کە هەنگاو هەڵێنەوە توش خۆت تەوسعەدا ئێستا دەڵێمەستان لە نێو جامعی سنەتیدا یا لە جامعەیەکی مەسەلەن تەوسعە نەیافتەدا کاری تیمی بۆ شکڵ ناگرێت دەلایلی هەیە دەلایلێکی یەکێک لە دەلایلەکانی مەدرسەیە تو ئێستا لە مەدرسەی مەدارسدا شوڕایان داناوە لە نێو شوڕای مەدرسەدا ئەگەر هاتن ئەوانە ڕەیان هێناوە چەندانە منداڵ لە بەخشی ئیبتدایی ڕاهنمایی دەبیرستان ڕەیان هێناوە بوون بە شوڕا ئەگەر شوڕای مەرکەزی شار هات لەگەڵ مەدارس تەعاملی کرد و وردە وردەوانە تەغزیەکە ئومێدی تێدا بەوجود هێنان مسلەمان ئەو ئومێدە باعثی کار دەبێ بۆ وەختێک لە تەی پرۆسەی مەدرسەدا ئەوانە کار بکەن و ارتباطیان لەگەڵ شوڕای مەرکەزی شار بێ حتا وەزایفێکیان بدەنە حتا نەزەراتیان لە حاسکان کاری تیمی شکڵ دەگرێ خۆب دوایی بە دەگەرێتەوە سەر مەسائلێکیش کە لە نێو ئیقلیمدا حتا حکوومەت تەسیری هەیە حتا وەزعەتی فەرهەنگی تەسیری هەیە ئەوانەیدی تەواوی دەگەرێتەوە سەر ئەو تەوسعە یافتگیە یعنی تۆ هەتاوەکوونێ لە نظر علمیەوە تەوسعە نەناسی یەک دانە مدیر لە نێو مەدرسەدا کە دانیشتووە کاری فەقەت ڕئیسێک دەکا وەلی لە مەدرسەدا مدیر ئەگەر بێت مدیریت بکە یەکێک لەو بەخشەی تەوسعە یافتگی منداڵەکانە بە سوورەتی ئیجتیماعی لە جەمع لە فەرد دێتە دەرێ مدیریت ئیدی دێتە سەر ئەوەی کە ئەگەر قەرار لە کلاسدا معلم لەگەڵ تەک فەردێک تەعاملی هەیە دەبێ مدیر لەگەڵ کولی کلاسەکان هەیە هەر لێدا جامعە شکڵ دەگرێ و ئەگەر ئێمە بین هەرو کارە تیمی هەرو کارانە بیکەنە تیمی ولا معلمەکان بۆ خۆیان توانایی بەڕێوەبردنی کاری تیمیان بوو بێ بۆ خۆیان بزانن تەوسعە یافتگی کاری تیمی چۆنە نەگەوەی کە نەزانن ئەوانە تێک بەردەن ئەو دەم ئێمە دەتوانین کاری تیمی جێبەجێکی و یەکشتی کە
فەراتر لە کاری تیمیە شاید یا موازی کاری تیمی بێ سیستەماتیک عملکردنە تۆ دەبێ هەچی لە نێو جامعەدا وەختێ لەگەڵ جەمع تێکەڵبووی دەبێت سیستم تشکیل دەی ئاینی ماشێن خۆ تۆ لە ئارمیچێرێکیشدا گەسیم پیچت نەبێت لە چۆ بەرخ تۆلید دەکەی دەی گەسیمت نەبێ یا لە نێو ماشێنێکدا گەتگەر نەبێ وەلو ئەو ماشێنە بێنزی ئاخرین سیستم بێت تگەر نییە دی ناڕوایی چ دەکەی یعنی ئەهەمیەت دان بۆ یەکتر ئەهەمیەت دانان بۆ یەکتر بەخشی خولقی و بەخشی فکریە تۆ وەختێ متالعات نەبێ ئێن ئەتاپەزیری فێر نەبوو بێتی قەتعا ناتوانێت لە نەتیمدا کار بکەیت یەکشتێکی کەش ئەنگیزەیە تۆ بە چنەوە ئەنگیزەیەکەوە دێ نێو NGO کار دەکەی ئەو کەسێک کە دێتە نێو NGO علاقەی هەیە دەبێت ئەو ئەفرادێک کە کاکڵی NGOکیان تشکیل داوە وردە بۆ تەوسع فەردیە ڕابگەن ئەلان هەر ئەوەی کە جەنابەت لە نێو NGOدا کارت کرد بۆ خراپە جەنابەت بەوەجود هاتووی لە بەرنامە نوویستیدا لە کاری تەحسیلاتی ئاکادمیکی نەرمەفزاریدا هۆژاتەر و NGOیانە ئەسەریان لەسەردا نابێتی خەسارێکی زۆر گەورە ئەوەیە کاک میکایل ئەوەیە کە زۆر خەڵک بە دوای قسەی کەلیمەی موفەقیەت و پیرۆزیم کە من متەنەفرم دێ موفەقیەتێکمان نیە ئەسڵەن لای بن ئەو کەلیمەیەوە موفەقیەتی چی من ئەگەر هاتم لە نێو NGO نجومدا زندگیم کردەوە زندگی دەکەمیدی دوایش لە ئایندا وەختێک بەرەنگیختە بووم شاید من ڕشتەی کامپیوتەرم هەڵبژار یا نجومم هەڵبژار یا مەکانیک سەیاراتم هەڵبژار یا پزیشکیم خوێندیانە علومی ئینسانی حقوقم خوێن هەر شتێک بێ بەرەنگیختی کردبێتم ڕەواشناسیم خوێنجا زندگی بکەی لەگەڵ شتەکە ولی ئێستا تەواوی ئەو مەخصوسان ئینستاگرام یا واتساپ و ئەو زۆر شتانە کە ئێستا سۆشیال میدیا زۆر چالاکیان هەیە فعالیت دەکەن ئەوەیە کە چۆن پیرۆز بی چۆن موفق بی ئەسڵەن ئەوە یانی چی ئیستراب دەخەنە نێو دڵی منداڵەوە یعنی خەریکن سەتحی ئیسترابەکانیان دێنە سەرێ فەرد موفق دەکەن ئەگە دەگا تەماشا دەکەن نا ئەو نەبوو کە بوو من انتظارم بوو وەلی کۆڵە ئیستراب و ناڕەحەتی لەگەڵ خۆی هێناوەتە سەرێ ئێمە هەمانە مدیر ئێستا حملاتی پانیکی هەیە ناڕەحەتە هێندە سەتحی ئیستراباتی لەسەرەیە کە زۆرش پرزیان کرد ئێمە زندگی بکەین لەگەڵەوە مەسەلەیە هەر لە نێو کاری تیمیدا ئیتفاقان خودی جەم ئەگە بتوانێت ڕەواڵێکی دروست بڕاتە پێشەوە ئەو تکنیکانەی کە لە بینی ئەفراددا هەیە بەکاری بەری کە ئەفراد بتوانن تێدا کاری تیمی بکەن بۆ خۆی بۆ سەلامەتی ڕەوان زۆر بەکاردێ بۆ خۆی گەشەونەشەی ڕەوانی زۆر پێک دێنێ وەلی ئەو دگومیە ئەو خوڵق تەنگیە ئەو ئومێدوار نەبوونە بۆ گەیشتن بە شتێک خۆت بە خۆت تەنش زۆر دەکا ئەو تەنش زۆداییە لە نێو NGOکاندا دەبێت ئاسیب شناسی بکرێت بزانی ئاسیب شناسیەکان چی نیشان دەدا لە نێو NGOکاندا ئەگە ئاسیب شناسیکە جوابی هاتە دەرێ ئەو دەم ئێمە دەزانین چی بکەین بۆ تەوسعی فەرد لە نێو جەماعدا ڕەفتارهەی میان فەردی چۆن تەقویت بکەین خۆلق چۆن گوشاد بکەینەوە پاداش و تەنبیهەکانمان چۆن بێ ئەو مەسئلەیە لەوێدا شکڵ دەگەێت کە کاری تیمی گەشەی بێت درستە زۆر جالب بوو نکتەیەکی ئشارەتان پێکرد بەحسی شوڕای مەدرسە و مەسائلێکە هەیە کە فکرکەم لە وڵاتی ئێمە زیاتر فقط ئێسمەن شتێک بەنێوی شوڕا هەیە کە ئەو شوڕایە ئەسیستمێکی لێرەدا ئینسان دەیبینێ زۆر جالبە شوڕای مەدرسە ارتباطی هەبێت لەگەڵ شوڕای شار و شوڕای شار جوابی بداتەوە و کۆمەکدا پەرە بدەن بە یەک کە ئەو سیستمی ئاموژێ بێتە سەرێ لەولاوە شوڕای شار وەزایفێکی هەبێت لە قبالی ئەو مەسەلەیەدا وەلی ئێمە شتێکە بنێوی شوڕای مەدرسە دەزانین سەرفەن کەلیمەیەکە حاڵی بۆ جەنبەیەکی فان و سەرگەرمی بۆ ئێمە هەبوو کە کەسێک داهات ڕێی کۆ دەکردەوە شعارهای ئەلەکی دەدا نازان حاڵەتێکی تەنزی دەگرت و هیچ منداڵ لەو شتە فێر نابێت ئەسڵ شوڕای یانسی شوڕای مەدرسە دێ لەگەڵ شوڕای شار انتظاری لێ هەیە شوڕای شار انتظاری هەیە لە ئۆستان لە مەراکزی سەرتەر ینی ئەو سیستمەوەکو زنجیرێک بەیەک وەسڵ دەبێت وەلی ئێمە مەسەلەکە ئەوە لە هەر نقطەیەکدا لە شار و مەدرسە و ئوستان لە تەواوی ئەوانەدا مەسەلە هەیە پس کارێکە دەتوانین بیکەین ئەوەیە کە بۆ خۆمان لەسەر خۆمان کار بکەین ئەو خەلاقیەت و ئەنگیزەیە دایک و باوکەکان کۆمەک بکەن بە منداڵەکە
کە ڕۆشتکە یعنی فکرکەم لە سیستمێکی فعلی کە ئەلان هەمانە تەنیا ڕێگایە کە بتوانین فعلن تا حدودێک ئەو مەسەلەی حەلکەین ئەو بەشەیە. یەک نکتەی دیکە کە ئشارەتان پێکرد بەحسی موفقیەتە کە پێم خۆت چەندانە مثال لێ بدەم. لە واقعدا ئەو موفقیەتە ئەو تعریفەی کە ئشارەتان پێکرد لە سیستمدا دروست نەبووە کە کامل لەگەڵتان موافقم. مثالێک کە لێرە دیتومە تەڕاو هەر هاوکاری خۆمان لە شرکەتکانمان بوو خانمێک بوو نزیک بە 48 ساڵ 49 ساڵی بوو ئەسڵ وێکالەتی خوێند بوو لە کولی کۆڵێک تەحسیلی بۆ کرد بوو کۆڵێک تەجروبەی کاری عالی هەبوو کولن ئێستۆپی کردێڵی کرد واردی سیستمێکی دیکە بووە لە شرکەت و لە جامعەشدا و فەزایان پێدا کولن سیستمی گۆڕی وەختێک لێم پرسی بۆچی و کارت کردو بە ئازودی ئەو هەموو تەجروبە بە ئەرزشەی هەبووە گوتی من لەزەتم نەدەبێت و تەرجیح هەمدا سویچ بدەمە سەر شتێکی جەدید و مۆرەدێکی دیکە هاوکارێکمان دووبارە هەراوە ئەسڵ مهندسی مێکانیک زۆر با تەجروبە سویچی کرد کولن ئێستۆپی کرد و وەختی گواردی سیستمی بەرنامەنویسی بوو کولن مەسیری گۆڕی هاتبوو تستی کرد بوو کتوی بزانە عەلاقەم پێی هەیە و ئەلئان بە دەرەجەیە گەیشتووە کە ئەسڵ وەختێک نەزەرێک دەدا کامنتێک دەدا بۆ باشبوونی ئەو سافتوێرە لە سیستمی شرکەتدا هەموو بە شدت و بە دقەتەوە تەوەجۆی پێ دەکەن چونکی زۆر تەجروبیات و دانشێکی بە نرخی هەیە ئەویش من لەوەدا دەیبینم کە تەڕەف دەیەوێت لەو مەسیرە لەزەت ببە یعنی موفقیت ئەوەیە کە تۆ لەو مەسیرەی کە تێیدا هەیە ئەلئان لەزەت ببەی و ئەو لەزەتە منجەر دەبێت بە نەتایجێک کە بەدەستی دێنی یعنی ئێمە خۆمان مەحدود نەکەین بە نقطەی ئەی کە بڵێن ئەگە گەیشتینە ئەوەیدی تەواوە نا ئەو مەسیرەی کە دەگەمە ئەوە گەیشتمە ئەیش دووبارە شتێکی کەم دەبێت ینی جار لەگەڵ جار ئەو مەسیرە تەغییر دەکات ئەوە شتێکە بەرداشت دەکە کە ئەمن شخصەن هەمە لەم بابەتەوە. ئەو فەرمایشەی جەنابتان و مثالانەی کە لێدا هەمووی حاکی لەوەیە کە فەرد خۆی نەدیتۆتەوە زۆر لە سنی سەرێدا خۆی دەبینێتەوە تمشا دەکەی ئێمە دەتوانین هەزینەی فرسەت واخەن بینینە خوارێ ئەو هەزینە فرسەتە نێڕین بڕوات دروستە هەزینەکان ئێمە بناسیین. لە موازی لەگەڵ و فەرمایشەی جەنابتان من بەحسێکی نخبە کوشی بکەم لە نێو جەوامەدا. ئەسان ئینسان ئەگەر لە نظر زیشناسیەوە بەڕەسی دەکەی حتا دایک و باوک زۆر کەس ماوەرایی لەبارەی ئینساندا فکر دەکاتەوە خۆب وەلی ئینسان ئەگەر تۆ بە سورتی ماوەرایی سەفسەتە بکەی هیچ مەنابەیەکی علمی نەبێ ئێرائیدی کە بزانی ئینسان هەڵوێست و مەوزەئی لە مقابل زندگیدا لە مقابل ماڵ و منداڵیدا لە مقابل دایک و باوکیدا لە مقابل جامعەدا چییە نەزانی متالعە نەکرابێ منابەیەک نەبێ تۆ ناتوانانی دانی لەسەردانی ناتوانانی پشتی پێ بەستی ناتوانانی مڕازعی پێ بکەی. ئینسان چەندە لەگەڵ ئەو فاکتۆرە ڕەوانیانە تەرەفە چەندە لەگەڵ ئەو فاکتۆرە هەیەجانیانە تەرەفە لە نێو زندگی ماڵ و منداڵیدا دەبێ بیناسی نخبە کوشی لە نێو خودی خانەوەدەدا دەست پێ دەکات. ئەتمشاکە من کوڕی مەسەلەن فلان کەسم پزیشکی دەرچووە کچی فلان کەسم پزیشکی دەرچووە کەسێکیش کە لە نجومدا زۆر زۆر فعالە زۆر زۆر دەیەوێت کار بکە حتمما دەبێت پزیشکی بخێنێ. خۆ خەلاقیت لە چۆ مەسەڵەن ئایا پێ دوایە پزیشکێکی حازق دەبێ؟ نا ئێمە زۆر پزیشکمان هەیە حازق نییە مەخسەن ئێستا زۆر خەتەرناکە دەبێت خروجی کاری علمی ئەو ئەفرادە بزانین معلم ئێمە بازە معلمێکمان هەیە بەرحەسبی ئەوەی کە کار نەبووە چوە معلمی هەڵبژاردووە ئایا دروستە؟ خۆ نا چونکە زانای لەگەڵ چێ تەرەفە لەگەڵ زێهنی منداڵەکان تەرەفەتەوە ئەو بەحسانەی کە کردت معلم دێ سەمت و سووی دەداتێ وەلێگە معلمێک علاقەی نەبێ. نخبە کوشی نکتەیەکی زۆر گەورەیە کە لەگەڵ تەوسعە حتمما دەبێت لە حاس بکرێ لە نێو جامعەی ئێمەدا دەتوانێت لەگەڵ خودی دایک و باوک ئەوەڵین کەسێک تۆ ئەگەر لە دایک دەبی ئەوەڵین دۆستت مەغستە لەگەڵ ئەو ئەوەڵین دشمنیشت مەغزی خۆتە باشە ئەوەڵین دۆستت چێە ئەوەڵین دژمنە چێ دایک و باوکن دایک و باوک ئەگە ڕۆشن نەبن متالعەیان نەبێ ئەگە متالعەیان نییە نەچن بە تەرەفی مشاور لێک نەبنەوە ئینعتاف پەزیر نەبن نەزانەوە منداڵە چی دەوێ نخبە کوشی سوورەت دەگرێت. نخبە
تەماشا دەکەی ناتوانێ مەسیری خۆی بڕوە. من چەند ساڵە تەدریس دەکەم لە مێژە لەگەڵ موسیقی منداڵ تەرەفم. خۆ ئێستاش من زۆر بەتیئی و چکولە میلیمتری دەڕۆمە پێشێ لە بەخشی ئەوەی کە بە وسیلەی موسیقی یادگیری منداڵان بێنە سەرێ. یعنی موسیقی بە نوێی تەقوێت کنندەیەک ببێ. دروستە موسیقی مۆزوعێکی زۆر مهمە، دروستە؟ وەلی تۆ بە بەهانەیەکی تەقوێت کنندەیەکی مثبت کە موسیقی جەزابیەتی هەیە بۆ منداڵ، تۆ دەبێ بێ مەسەلەن مۆزوعێکی منداڵانە بە منداڵ بڵێ. لەنێو خودی بەخشی موسیقیدا نخبە کوشی هەیە. هەبزاری منداڵ تووشی ئەسەن دەبنە ئەبزاری ئەو کەسانی کە ئۆستادیانن مدەڕسیانن. ئەبزاری تەبلیغات دەبێت و تەواوی ئەو منداڵێکی کە دەبێت شعری منداڵانە بخێنێتەوە دەستێ مەسەن گۆرانی گەورە پیاوان دەڵێت کە مەسەلەن شعری حافزی خوێندووە یا نا لە بەخشی سنەتێکی خۆی داسن بە سەروباڵای کچێک و ژنێکیدا هەڵکتوەسە منداڵ لەوێدا نییە. خۆب ئەو نخبە کوشیە بە تەواوی ئەوامل ئەگەر ئەفراد نائاگاه بن سوورەت دەگرێت لە دایک و باوکەوە بیگرە هەتا مڕەبیان. ئەو تەوسعەیە کە بەحسیشمان کرد لە نێو نخبە کوشیدا تەوسعە سوورەت ناگرێ و ئەو ئەنگیزەشەی کە بەحسیشمان کرد ئێمە مەراحلی ئەنگیشی تێی ناکەین و بەرەنگیختگی نابینین. ئێمە وەکو جەنابەت چۆن مثال لێداوە پزیشک دێ لەگەڵ مشاورێکی خۆی قسە دەکات متەخەسسە. خۆب دەڵێ من چوومەتە ئۆتاقی ئەمەل جەڕاحی عمومی زگی کابرام دڕیوە دەستم پێکردو بە ئەمەل ئێسترابم ئەوەندە زۆر بۆ بۆم نەدوراوەتەوە نەمتوانی خود دەکەدەت جێبەجێکم زەنگم لێدا بوو هەمکارەکەم کە حتا ئانکالیش نەبووە فریا بکەوە کە من بتوانم ئەوە کۆکەمەوە مستەنەدا ها کاک میکایل و بعدها ئەو پزیشکە چی لێ هات بەنظرت چی لێ هات کاک میکایل خۆدکوشی کرد لە سنی 32 ساڵگیدا شا فاجعە تا چ حەدە ئێمە لە بواری علمیدا خۆ هیچ ئیستناد ناکەین بە پژوهشێکی زۆر علمی لە خۆوە لە پێیجێکدا دێن وەسەن دەنووسن ئەو منداڵانەی وا تابلێتیان پێەیە لەگەڵ مۆبایلیان پێەیە سەطحی مەغزیان ئاوە دەی باشە سەطحی مەغزیان چی لێدێ یادگیریان دوچاری اختلال دەبێت نازان فڵان شتیان کورە بابەجیان جامعای مۆدێرنە خۆیدی قەڵەم نەماوە براژیان تۆ لە نێو کامپیوتێردا ڕێگایەک بۆ منداڵ ببینەوە تۆ لە نێو گەیمدا ڕێگایەک بۆ منداڵ ببینەوە خۆ قەرار نییە تۆ قسەیەکی ئیستنادە مستەنەداتی شناختیت نەبێت دەبێت نابێت تۆ دەبێت مستەنەداتی شناختی بدەیت لە نێو پەیجەکەتدا ئەتۆ دەبێ ئەو خەڵکێک کە ئێوەش دەخێنەوە بچن بیان هەوێ هەر ئەو پەیجە دەتوانێت کارێک بکە کە دایکەکە بڵێ هەر ئەو دەمەها تماشا بکەوە منداڵێکی خەریکیەوە تابلێتەکەیەتی هەرێ تابلێتە چیە بەر بێتە لێدانی دەتوانێت ئەو اتفاقە بکەوێت پس ئەو نخبە کوشیە مەوزوعێکی زۆر گەورەیە کە جامعە دەرگیریەتی ئێمە دەمانتوانین مونەجمی چاکمان ببێ وەلی ئێستا معلمە علاقەشی بۆ ڕشتەیە نییە کە تەدریسی دەکە دەمانتوانی شیمیستێکی زۆر باشمان بێ وەلی ئێستا پزیشکە دەمانتوانی یەکدانە کەسمان بێ کە لە بواری حقوقی بینەلملەلدا لە حقوقی جەزادا زۆر موافق بێ وەلی ئەلا ناتوتە مەسەلەن ڕشتەیەکی زیشناسیەوە ئەسەن تەقە لەسەری دێ ئێستاش بە هیوایە دایک و باوکی سایان کەم بێتەوە زوو ئەو زیشناسیە لا بەبسێت حقوقی مەسەلەن جەزا بخێنێ حقوقی بینەلملەل بخێنێ یا مەسەلەن حقوقی ئەساسی منداڵ بخێنێت درستە ئێمە لە مەرکەزی پژوهشای کودەکانی دنیا لە تاران مەسئلەهایەکی کە زۆر جار من مەترەحەم دەکرد مەسئلەیەک بوو کە زۆر جار من خان بازرگانی بوو کە دادەنیشتن قسەم دەکرد دەکوت زۆر مەڕۆن بەڕێت زۆر با ئێمە نەچین بەڕەفیت بەلای توێکڵەوە کاکڵەکان بگرین یعنی تۆ وەختی مەرکەز پژوهشت داناوە تۆ دەبێت حتممە پژوهشای عەسەب شناسی و مەغز و شناختی مەغزت لە منداڵدا ببێ بزانی لە سنی نەوزادیدا چی لەگەڵ بکەیت لە سنێک کە دەبێتە ساڵ تا 2 ساڵ تێی دەکات چی لەگەڵ بکەیت لە 2 ساڵ تا 4 ساڵ چی بکەیت گەورەترین ڕشتی مەغزی لە بین 4 تا 6 ئێمە چ بکەین ئێمە چه تەمهیداتێکمان بێ چه ئستراتیژیەکمان بێ بۆ ڕشت خۆ مەرکەزی پژوهشی کودەکانی دنیا داهات مەجەلەیەکی کۆ دەکردەوە من زۆر جار معتەرز بووم بە پژوهشە علمیەکانیش تێدا بگونجێن وکەوا بوو دەشیان کرد
هەر خودی مرکز پژوهشی کودەکانی دنیا مرکزێک بوو کە لە شورای کتاب کرابەوە شورای کتابیش بۆ خۆت کە زۆر جێ خانمی میرهادی داینابوو ئێستا سنی 53 ساڵە دانراوە. خۆ ئێمە بگەڕێنەوە بە تەرەفی نخبەکوشی و بگەڕێنەوە سەر و قسەی جەنابێت ئەو مەسئلەیەش لێردا مەترەحە جایدی دیسان بینەوە سەر پرسیارەکەت کە کۆمان کەیە و زین چی بڵێن ئەنجار لەو بارەیەوە. یەک تەجربەی کە بۆ خۆم شخصەن هەم بوو شکر بۆ خوددا من دایک و باوکم ئەو ئیجازەیاندا بە من بۆ خۆم مەسیرم ئینتخاب بکەم و خانەوادە ئەو حمایەتیان کرد و شکر بۆ خوددا مەسیرێک کە پێم خۆش بوو ڕۆشتمە زۆر جێگاشدا بەڕاستی لوتفی خوددا شاملی حاڵم بوو کە ئەو مەسیری کە علاقم پێ هەیە پەیدایکەم وەلی یەک دانە تەجروبەم لەبیرە ئەو دەم کە لە پاساژی عەباسی ئاغایەک هەبوو نێو ناهێنم کە کاری مشاوەرەی دەکرد بەداخەوە لە مەقامی مشاوریشدا بوو کە هاموشەی مەسەڵەن ئەدعاهایەکی بوو کە دەچوو بۆ تاران و دەهات و مشاوەری بە خوش کۆنکوریەکان دەدا و بە منداڵانی ئامادەی دەکردن بۆ کۆنکور کە بەداخەوە هەر خودی کۆنکور مۆعزەلێکی زۆر ئیشتباه لە وڵاتیەمە بەڵام مۆعزەلە ئیشتباکە لەوێدا بوو مەسەڵەن من واردی دوکانەکە بووم کە کتێبێک تەهیەکەم ئەو دەم لە دەورانی کۆنکوردا بوو بە منی کوت ئاغای نیشت جەنابەت ڕشتەکە چی بوو وتم من ریاضی فیزیکم و دەخێنم بۆ ریاضی ئەتۆ سبحەینێ وەرەوە لەگەڵام تەغییرشتە دەدەین کۆمەکە دەکەم تەغییرشتە بدەی بۆ تەجروبەی کە پزیشکی بخێنی خۆ ئەتۆ کە هیچ شناختێکت لە من نییە بۆچی هەمچین جەسارەتێک دەکەی و ئەو تەغییری سەرنوشتی یەک کەس باتەوە جۆ بە شتێک کە ئەسڵ نازانی ئەو منداڵە لە چ مەسیرێکدایە ینی تۆ ژیانی کەسێک دەگۆڕی بەو کارە وەشکر بۆ خوددا من هەر بە شۆخی و ئەو دە منداڵێژم وەری ئەوەندە لەو بابەتەدا مطمئن بووم کە علاقم بەو فیلدە نییە کە جواب نەداوە بە حاڵەتێکی تەنز و مەسخەرە دیتمەوە قەت باوەڕشم بەو مەسیری مشاوەرەکەی نەهێنا ئەوە مەسائلێکە کە لە وڵاتی ئێمەشدا بەداخەوە زۆر کێشەیە کە دەگەڕێتە سەرەوەی کە دایک و باوک واقعەن بە مطالعە بکەن و کەسێک لە کەسێک مشاورە وەربگرن کە دروست بێت کەسێکە ینی باتۆز بە فیدبەک هەیەکە لە ئەطرافیان دەگرن نەگەوەی کە ئەکسەرێتی جامعە بەرەوچی ببن ئەکسەرێتی جامعە ئەوەیە کە بڕۆین پزیشکی بخوێنی بێ ئەوەی کە بزانین منداڵە ئەسڵ پزیشکی لێ دەردێ یا ئەسڵ عەلاقەی بە چییە و لێرەدا کە شتێک زۆر زالب بوو دیتم ڕۆژێکیان هەیە بنەی ڕۆژی ئۆپێنداخی پێدەڵێن لە هۆلەند کە تەواوی مەدرسەکان و دانیشتگاکان ڕۆژێکیان هەیە کە دایک و باوک منداڵەکان دەبن ڕشتەهای مختلف ببینن کە بزانن ئەمن کە دەمە ببن بە پەرستار چییە هەر لەوێ دێ دەرزێکی پێدەدا و عروسێکێک دێنێ دەڵێت تۆ فەرستەوە پەرستاری وەرە تەسەووری کە ئەلان تۆ دەرزیە دەدەی دەبێت لەوێ ئامۆزشێکی نیو سعاتی پێدەدا و کە دەبێ ئاوا بکەی و ئەو منداڵەتی ئەو تەجروبەیە بەدەست دێنێ و دەزانێت ئایا ئەگەر من تەجەسومی بکەم کە ببم بە پەرستارێک یا کەسێک واقعەن پێم خۆشە واقعەن ئەو شناختە یعنی کۆمەک دەکەن منداڵ بە شناختێک لە خۆی بگات چونکی وەختی تۆ بە شناخت لە خۆت دەگەی بۆ خۆت دەزانی چیت دەوێت و ئەوە مەسەلەیەکە کە ئێمە دەبێت کۆمەک بکەین بە ناساندنی شۆغڵەکان بە منداڵەکان کۆمەکیان کە بۆ خۆیان ئەو مەسیرە پەیداکەن نەک ئەوەی کە ئەمن قالبی بکەم بە زەهنیدا کە تۆ دەبێت بدیرەوە دەستت خۆت بە زۆر عالی بوو یەک نکتەیە کە ئیشارەتان پێکرد بەحسی ئەلگوهایەکی موسیقی بوو کە ئەلان دەمەوێت واردی فازی بەشێکی دیکە لە ئەپیزۆدەکە بین بەشی موسیقی و تاثیراتێک کە دەتوانێت هەیبێت من هەمیشە صادقانە بڵێم هەمیشە دەغدغەیەک و شتێکە بۆ من دانشی ئەوەم نییە ولی بە عنوانی شخصێکی عادی لە وڵاتەکەمان هەمیشە هەڵام دەگر لە تەواوی کەناڵهای کوردی وڵاتی خۆمان تەنیا شتێکە بەهای پێدەدەن گۆرانی و موسیقیە و ئەلگویەکە بۆ منداڵەکانی ئێمەساز دەکەن ئەوەی کە ببن بە کەسێکە گۆرانی بێژە و کەسێکە کە لە حەوزەی موسیقیدا کار دەکات بە ڤیدیۆکانیشیمان زۆر دیوە مەسەڵەن منداڵێک نازانمدا وڵاتهای مەحروم بە تایبەت دێت دەبێت ئەلگۆکی دەبێتە کەسانێکی کە بەداخەوە ئەسڵ ژیانێکی دروستیان نەبووە وەختێک باسی موسیقی دەکەین ئەو ترسە لە دایک و باوک یا کەسانێک هەیە کە ئەو منداڵەی من
موسیقی چۆن تەئسیر دادەنە لە ژیانیدا. ئەمە لێرە دەبینم هاوکارەکانم هەموو موسیقی کار دەکەن، ئەنی بە ئەنوانی بەشێک کە باعثی ئەنگیزە و ئێنێرژی لە ژیانیاندا بووە ئشارەی پێ دەکەن. ئەسەن ئێعتماد بە نەفسێکی عەجیبیان هەیە لەو بەشەدا. ئێمە ئەگەر باسی موسیقی بکەین، یەکدانە موسیقی چۆن بە ڕۆشتی دەرونی یەک منداڵ کۆمەک دەکات و چ تەئسیرێک لە ئایندە و حزوری ئەو لە ئێستماعدا هەیە. زانیسیە زۆر سوالێکی پڕتەمتەراخە، ینی زۆر گەورەیە. ئێمەش سەی دەکەین بە فەراخۆری دانیشی خۆمان جا بدەینەوە لە موسیقیدا. ئەوەڵەن موسیقی تەنیا لەنێو هۆنەرەکاندا تەواوی هۆنەرەکان کە جێی ڕێزن. مەسا من زۆر ئەلاقم بە سینەمایە، من بە شدت ئەلاقم بە تیاترە، پەیکەرسازی، نازام نەقاشی، تەواوی هۆنەرەکان جێی ڕێزن زۆر. وەلی تەنیا شتێکی کە وەختێک ئینسان تحتی تاسیر دادنێت تەواوی سیستمی عەسەبی، یعنی وەسەن یەکدانە سەوت دێ وەلێو ئەو سەوتە خۆش بێ یا گوش خەراش بێ، باشە زوو تۆ تحتی تاسیر دادنێ، وەسە بوقی ماشێنێک لێ دەدا. خۆ سەوتێکی غێری موسیقایە، وەلی زۆر زوو تۆ تحتی تاسیر دادنێ کە خەتەرەکەی هەیە و بڕۆ ئەولاوە. بۆ چونکە زوو دێ بە جۆ دەگا، جۆ دەکاتە یەکدانە مەوج و مەوج دوای دەبێتەوە مەعنا، زوو تەرەفەکە دەست دەکێشێتەوە لە شتێکی. یا مەسەلەن سەدایەکی موسیقایی دێ خۆشایەندە، زوو مەسەلەن نۆرۆترانسمیتەرەکان یا ناقلە شیمیاییەکان تەرەشۆ دەبن و ئەندرۆفینەکان تەرەشۆ دەبن، یا ئەو سێرۆتۆنین، ئەو هۆرمۆنانە کە زۆری قوڵم بۆ سولەم بنەکەینەوە تەرەشۆ دەبن و حاڵتێکی سەرخۆشی بە تۆ دەدەن. قەتعەن موسیقی ئەو ئەسەرگوزاریانەی لەسەر ئەفراد هەیە، هەتا لە نێو هەیەجانەکانیشدا تۆ دەتوانێت بە وەسیلەی ڕیتم زۆر هەیەجان هەیەکی زۆر گەورە بە وجود بێنی، باعسی تەسادف بێەوە هەتا تۆ ژیانت تهدید بێ. لە بەخشی شناختیشدا لە تەلتیفی عاتفیشدا ئەو مەسئلەیە هەیە. موسیقی من بۆ خۆم لە نەزەری تایری حسێنیە، لوتفەن ئەو کەسانی کە لە بواری موسیقیدا کار دەکەن، لاینی من بە ئینوانی لاینێک کە بەخشی ڕەوانشناسیم لەگەڵ موسیقی پێخۆشە بەڕستی بکەن، نەگەوەی کە خدای نەخواستە من لایەک تەحقیر بکەم، لایەک بەرمەسەرە، نا ئەسڵەن ئەو بەحسە نییە. موسیقی لە لای من شتێکی ئەجیب و غەریب قەتعی پەیدا بکا کە زۆر زۆر عەزەمەتەوە نییە، وەلی هەیە. چە من زەمی بکەم چە هەڵی کێشم، موسیقی بە ئینوانی ئەسەرێکی باش لە نێو مەغزی بەشەردا هەیە. هەتا لە نێو مەغزدا ئێمە دوو منتەخەمان هەیە، ڤێرنیکە و بڕۆکە. ینی ئێمە بەخشێکمان ڕیتمە لە ڤێرنیکەدا، بەخشێکی حسامیزیە بڕۆکە، بە وەسیلەی زۆر ئەسەپایەکی زۆر ڕیز لە ئێرتباطدان. گفتاری ئینسان ئەسا موسیقاییە، یعنی ئێستا ئەو لەهجەی من کە بە کوردی قسە دەکەم، دەزانن سۆرانی قسە دەکەم، هیۆ بەخشی بڕۆکایە کە لە یادگیری منداڵی و فێر بووم. و ئەو تەرزی قسەکردانەمان کە هەر ئێستا گفتارەکەمان کەششی کەلیماتەکانی متەفاوتدا، هیۆ بەخشی وێرنیکەیە کە ڕیتم دەدا بە گفتار، لێەوە دەست پێ دەکات. خۆب موسیقی مۆزوعێکی زۆر مهمە، وەلی ئەگەر دروست مدیریت بکرێت، یعنی ئەگەر تۆ بە ئینوانی تەقوێت کونەندەیەکی مثبت بێنی لە بەخشی منداڵدا کەڵکی لێوەرگری، هەم سەتی هۆشیاری دەبات سەرێ. سەتی هۆشیاری زۆر مهمە، سەتی یادگیریش تحت تاثیر دادنێ. خۆب و دوایی خاترە دروست دەکا، خاترەی خۆش یا ناخۆش. خۆ باشە تمشاکە وستێدانە مەسەلێ، یعنی تۆ ئەگەر لە نێو موسیقیدا کار دەکەی، دەبێ حتمما ئاگاهیت هەبێ کە بە وەسیلەی موسیقی چ بەخشێک لە مەغز تەحریک دەکەی، دەچی بۆ چۆ، دەچی بۆ مەراحلی بۆ بەخشێکی بۆ بەخشایەکی عاتفی دەڕۆی کە لەوێدا بەخشی ئەنگیزشی تێدایە. و تۆ خۆراکی ئەو بەخشە چییە؟ دەبێت بە پێوەرێ و بە پێخۆری منداڵەکە کە ڕشتی کردووە لەگەڵی کار بکەی. مەسەلەن لە نێو منداڵدا حرەکەت زۆر مهمە، بەخشی حرەکەتی تەحریک بکەی، بەخشی حسی تەحریک بکەی. باشە لە نێو منداڵدا عشق و عاشقی جارێت معنایەکی نییە. تۆ دەبێت لێرەدا خەریکی تاوانبەخشی بی بۆ منداڵ. دایک و باوک نابێ بێ پێی وابێ منداڵەکەی لە سنی مەسەلەن 6 ساڵدا عەجیب پیانۆیەک لێ دەدا، بۆمان ناگا کاکە ئەو بەخشی ئیستیسنایانە جوداکەنەوە. کەسێک ئیستیسنایە،
ئەسا مەغزی لەو مۆردە ئیسtisna بەعزە کەسێک لە زەباندا ئیسtisna دەتوانێت چەند زمان فێر بێ خۆب ئێمە بەخشی ئیسtisna لەگەڵ بەخشی ئەفرادی عادی دەبێت جیاکەین تەواوی ئەو دایک و باوکانە بەر ئەساسی کاتالیزۆرێکی کە جامعە دەیخاتە نێو ئەو واکونشەوە زوو دێن ئەو کەسانەی کە ئستعدادی موسیقین خۆیان لەگەڵ ئەوان هەڵدەسەنگێنەوە دیسان خەریکن موسیقی دەکەنەوە ئسترابێک بۆ منداڵ یعنی ئێمە کە دەمانێت موسیقی زودایشێک سوورەت بگرێ هەڵی پەرتێوێ ئەو ئستراب و ناڕەحەتیانە دیسان خەریکن دێکەنەوە مەدرسە و دیسان دێکەنەوە لە سووردا لە منداڵدا ئێمە لە منداڵانی 3 ساڵدا کە من بۆ خۆم هەڵم گرت بوو 3 ساڵ یا 2 ساڵ ئێمە زۆرتر دەبێت گاگۆڵکە بکە ڕیتمێکی موسیقیەک پەخشکەینەوە بەخشی حرەکەتی بەخشی حسیەکانی تەقویەتکەین خۆ منداڵ نابێت لە سنەدا نەوازن دەبێت برای من دایکی من خۆب یەکیش ئەوەی کە تۆ وەختێکی کە موسیقی کار دەکەی لەگەڵ منداڵ تەخەسوست بێت کە دەبێت چەند مۆزوعاتێک بۆ ئەو منداڵە تەعینکەی هەتا مشاورە وەرگری مەسەلەن مەسام نمونەیەک نەفەرمان هەیە ئاریتمی هەیە لە بەخشی ئەزولاتدا خۆب ئەزولا مۆزوعێکی ئەسەن نۆرۆ ئاناتۆمیکە تۆ دەبێت لە کەسێکی ئاسەبشناس زوو کەسێکی کە ئاسەبشناسەوە لە بواری موسیقیشدا متالعیان کردووە کە ئەوروپا کولەن غەرب تێیدا قەویە و حتا ژاپۆنیش تێیدا زۆر چۆتە سەرێ فکرکەم فەنلاندی ئێستا خەریکە بەواستەوەی کە وەزیەتی علمی بردووەتە سەرێ ڕەوشی تەغییردا ساختاریشکاندو ئەویش خەریکی ئەو تماشاکە ئەو نیازی تاوان بەخشیە بە منداڵ مهمە کە یەک مڕەبی بیزانێ یعنی ئەو مەسئلەی تاوان بەخشیە ببەخشە منداڵ جارێ بە وەسیلەی تەقویەتکردنەوەیەکی وەکو موسیقی تەقویەتکردنەوەیەکی مثبت ئەنگیزشی تۆ جارێ وەرە بەخشی ئەزولاتی هەتا ئێمە حرەکاتی ئیسلاحیمان هەیە بەعزەجەیەک لە زایماندا خوار بووە ئشکالی لێ بۆ وجوداتوە تۆ دەتوانای مڕەبیەکی وەرزش بێنی لەگەڵ موسیقی کار بکات و بێنن ئەو جگای چاکەنەوە کە لە ئایندەدا لە دیسک ڕنج نەبات لە ئایندەدا موچی پێی ئەزیەت نەبێ ئەژنۆی ئەزیەت نەبێ زۆر قەڵەو نەبێت چونکە ناتوانێت حرەکەتی ببێت کە ئەفزایشی وەزنی ببێ ئەفزایشی وەزنەکەش بایستی مەسەن ڕۆماتیزم سوانەوەی مەفاسل ببێ ئەلای حاڵکارم بەوانە نییە ئێمە لە نێو موسیقیدا دەبێت ئەو تەقسیم بەندیانە بۆ تەبەخە بەندیانەمان ببێ موسیقی ئێستا وای لێ هاتووە ئەوی شەر بدونە پەژوهێش خەریکە حرەکەت دەکا کا خەلاقیەت کا ئێستا تۆ مەسەرەن ئاهەنگسازێک بێنە ئاهەنگ دروستکە زۆر کەممان هەیە یا مەسەن تەنزیم کننده یا تەرانە سەرا تەواوی ئالم ڕویان هێناوەتە نێو خانەندەگیەوە ئەویش خانەندەگی کاک میکایل ئێمە ئاناتۆمی گەرومان خوێندووە تەوریدی سەوت پشتیبانی تەواوی غوزروفەکان تەواوی تاری سەوتی تارهای کازب ئەزولاتێکی کە گەرو عەزیەت دەکەن ئێستا نمۆدێک هاتوۆتە گۆرە حتا لە خودی سەدا سازیدا لە گۆرانی کوتندا ئیشکال هەیە دەیڵێی پێیان وایە تۆ خۆت دەنوێنی پێیان وایە تۆ مەسەلەن خەریکی خۆڕانانی عەزیزەکەم ئاناتۆمی خوێندراوە فیزیۆلۆژی هەیە کتێبی گرەی هەیە وەرە بیخێنەوە کولەن گفتار دەرمانگەرەکان بچن لەگەڵیان قسە بکەن ئەوانەی کە مەخشان گرایشی وەستراپیستن گرایشی گفتار دەرمانگەرن گرایشیان هەیە بە لای شناختی سەوتەوە و کۆلەن جەهازاتی وەکاڵ دەناسن باشە خۆ بۆ ناچی بە تەرەفی ئەوە منداڵە بۆ دێنی هەر لێستاوە گەروی خراپ دەکەی ئەواتفی خراپ منداڵی چکولە گۆرانی حەسەن زیرەک بڵێ چی مەسەلەن چۆن تۆ ئەوە چۆن لێک دەدەیەوە ئەو شعرە ئایا بۆ ئەو دانراوە ئەو مێلۆدیە ئایا بۆ ئەو دانراوە یا منداڵ دەبێت فێری خەیاڵکەی منداڵ دەبێت خەیاڵی بجوڵێنی منداڵ دەبێت ئەنگیزەی بدەیە منداڵ دەبێت فێری حرکاتی ئیسلاحیەکانی چاکی منداڵ دەبێت ئەو بەخشی زمانی قەویکەی ئێمە لە نێو لوکنەتیشدا موسیقی زۆر کارێکی گەورە دەکات ئایا مڕەبیانی ئێمە دێن بڵێن مەسەڵەن ئاغای فلانە کەس کە تۆ لەو مەرکەزە کارت کردووە فلان دکتور کە تۆ لەو مەرکەزە کار کرد ئەرێ ئێمە چ بکەین بۆ ئەو بەخشە کەسێکی کە ئاریتمی هەیە ئەسەن دەبێت زۆر جوان بەرخۆردی موسیقای لەگەڵ کە خۆت ناتوانێ موسیقی ئیدامەدا ڕیتم تێک دەدا لە سوورەدا بۆ خۆم شاگردی ئاریتمیدارم هەیە هێندە ئەو کۆنت کارم لەگەڵ کردووە هێندە ئارام و بە سەلیقەی خۆم بە سەلیقەی عیلم ببەخشە خۆم نا بە سەلیقەی عیلم ئیستنادم کردووە بە تەواوی ئەو مۆزوعانەی کە لە بەخشی ئاناتۆمیدا هەیە لە بەخشی مەغزیدا هەیە حتا لەگەڵ ئۆستادەکانم قسەم کردووە جا هێنامەتە سەر دایک و باوکەکەی مەسەن شاید بڵێن کە
ئەرێک ئایسێنی بۆ ئێمە کند دێنە سرت عەزیزەکەم کۆن تۆ ئەو منداڵت ئەگە پێی بڵێ ئاریتمی هەیە تەواو شێت دەبێ منداڵەکەش ئەفسردە دەکات دەڵێ کاکەژیان ئێمە نیازمان بە جەلسەیەکە قسە بکەین بانگیان دەکەیت لەگەڵیان ڕۆشن دەکەیەوە کە بابە ئەو مەوزوعە ئاوایە دەبێمە ئاوابچینە پێشێ لە بەخشی دەنگدا هەرە و گرفتاریەمان هەیە وەلی بە تۆری کولی موسیقی لە ئەنجومەنی موسیقی دەرمانی کە ئێمە بووین تەئسیری موسیقی لەسەر ڕشتی ڕەوان مهمە موسیقی دەتوانێت عاملێکی گەورە لەسەر تەلتیفی عەواتف بێ مەخسوسەن ئەگە تێکەڵی ئەو مەسائلە شناختیە ببێت دەنا موسیقی لە زۆر جێدا خراپی عمل کردووە تۆ ئێستا ئێمە ئەگە بین ئامار بگرین مەسەڵەن پەژوهێشێکە دەست پێ دەکەین کە ناکرێت بیکەین حتمما لە ئایندەدا دەیکەین ئایا موسیقی لە نێو ئەهلی موسیقیدا چەند نەفەر معتاد بە ئەلکۆڵن ئەلکۆلیکن چەند نەفەر کە مەسەڵەن معتادن بە ئەفیۆن بە موادی ئەفیۆن ئێمە ئەوانە بگرین ئایا بزانین موسیقی بەعیز بووە مەجالیسی موسیقی بەعیز بووە خۆ بە گەوابێ ئەوانە تەختیرین خۆ بێن دەبێت بەری بگرین لەدیانی لێرەدا خەریکە موسیقی عەلەیهی ئینسان کار دەکا یعنی بەخشی ئەحساسی نیە ئێمە بەخشی شناختی دەمانەوێت تەقویت بکەین خوا فەقەت بەخشی هەیەجانێکی منفی نییە وەختێ تۆ بەخسی ئۆلگو یا پاتێرنێکی مثبت دەکەی یا منفی دەکەی لە نێو جامعە ئێمەدا ئۆلگوها و پاتێرنهای منفی دەبێت لەگەڵ مثبت جیاکرێتەوە و ئەو کەسانێک کە مثبتن بواریان بدەیت نەک ئەوەی کە ئەو کەسانی منفین ناڵێ منفی وانەی ئەوانەی کە دانیشیان نییە هەدی ئەقل کاناڵەکانیان بۆ دەستەبەندیکە گرێدی یەک و دوود ببێ هەدی ئەقل بزانی کە ئەو کەسێک دێتە گرێدی یەک فلان پیشینەی هەیە فلان ڕێزۆمەی هەیە لە هونەردا فلان دەستی هەیە ئەو کارە بکە وەلی خۆب سەختە مدیریەتکردنەکەی ئەمە ئێمە تەواوی ئەوانە دەگەڕێتەوە سەر ئەو نگاهی ئاسیب زای ئێمە نسبەت بە علمی پەژوهێش لە تەوای ڕشتەکاندا ئەو مەسئلەیەکی جددیە مەخسوسەن ئێستا خەریکە خەلاقیەتی منداڵان منداڵێکی کە دێلاسایی دەکاتەوە تەقلید دەکاتەوە بۆ خەلاقیەتی چی تازە هەتایە کە زندگی دەکا چاوی لەو ئۆلگووەیە وەلەو ئۆلگووە ئینسانێکی دروست و گەورە بوو بێ مەسا ئێستا خودی ئایشە زەریان ئینسانێکە لە موسیقی ئاوازیدا لە ڕەدیفی موسیقی ئاوازیدا شتێک بوو پەدیدە بوو نەوەی دەنگەکە پەدیدە بوو بۆ خۆی نعمەت بوو بۆ ئێران وەری بۆ شاگردەکان دەتوانێت زۆر خەتەرافەرین بێ بە لاساییکردنەوە نابێت لاسایی تۆ هەر کەسێک دەبێ وا ڕێنوێنێکی لە موسیقیدا کە بە دڵی خۆی قەلبی خۆی بێنێتە زهور ڕەوانی خۆی بێنێتە زهور نەک ڕەوانی حەسەن زیرەک نەک ڕەوانی کاک محەممەد ئیمان بڵێ نەک ڕەوانی کاک مەسەری خالقی نەک ڕەوانی تاهیری حسەینی نەک مەسەنە شەجەریان نەک ئێبی نەک مەهەستی نەک گوگوش بەڵکە بۆ خۆت ئەو دەم باعیسی تەسعید دەبێ ئەو دەم باعیسی ئەوە دەبێ و ئەم باشتە ڕەوانیانە تەخلیە بێ دەنا ئەو تەقلیدە نا زۆر جوانە ئایفسەنی من لەبیر ماودەم کە یەکسەری هەمایشتان بەرگوزار دەکەی منداڵان کە زۆر حس و حاڵ و خاترەیەکی خۆشیش بوو من ئەو سوالم بۆیە پرسیکەوە تەجروبەیەکی زۆر نزیکتان هەم لە بابەتی ئەوەی کە شاگردهایەکتان هەبووە کە واردی ئەو سیستمە بوون واردی و هەمایشە بوون و بۆ کارهای تیمی جودا لەوەی کە فێر بوون ئەو ئەعتماد بە نەفسەشیان گرتووە بۆ داهاتوو لە ژیانیاندا بە واستەی ئەو حوزور لە ئیجتیماعدا بۆ مەسەلەن منداڵەکانی خۆتان دەبینین مەسەلەن حوزورێکی موفقیان لە حەوزەی موسیقیدا بووە و تەئسیراتێکی پێم وایە زۆر مثبەتی لە ژیانیشیاندا هەبووە شتێککە من لێرەشدا دەبینم مەسەن هاوکارەکانم تەرەف بەرنامەنویسە وەلی درام یا گیتار لە حەدی حرفەییدا و بۆ وەختێک حس و حاڵێکی هەیە پێی خۆشە ئەنێرژی بگرێتەوە دووبارە دەچێت مەسەن لەگەڵ ڕەفیقەکانی خۆدبنەوە دەچن بۆ فان پێکەوە موسیقیەک ئیجرا دەکەن یا حتا دەچن ساڵۆنێک دەگرن خەڵکی داوەت دەکەن و ئەو مەسیری ئەسلی شۆغلیان نییە مەسیری ئەسلی زندگیان نیە و تەنیا حاڵەتێکی شارژێرێکە بۆ ئیدامەی ژیان نیە و زۆر کۆمەکیشیان دەکات بۆ حزور لە ئیجتیماعدا
پرسیاری من ئەوەیە وەختێک دەبینم لێرەدا کەسێکە ئاوا قەوی هەم مەسیری شغلی خۆی دەڕوا هەم موسیقی کار کردووە چەندە تەئسیر دادنێت لە ئاعتماد بە نەفس و حزوری لە ئیستیماعدا و ئایا ئەو ڕیسکە وجودی هەیە کە ئەو منداڵە لە داهاتوودا مەسیری شغلی و مەسیری ژیانی بگۆڕێت؟ سوالەکە زۆر جوان بوو. تەماشاکە تۆ من لە گورەیەکی موسیقی منداڵدا کە دروستم دەکرد ئەو نەزەرانی کە تا ئێستا قسەبان کردبوو هەموم دەویست تێیدا بگونجێنم. مەسەلەن من منداڵم هەڵگرتبوو لە سنی 3 ساڵەوە ئامۆزشمدا بوو. سنی گەیشت بۆ 4-5 ساڵ بێڵزی لێ دەدا فلوتی لێ دەدا باشە هاتمە ئۆرکسترێکی سنەشم هێنابوو ئۆرکستری گەورە ئۆرکستری مەسەلەن سازهای زەهی ڤیۆلۆن و ڤیۆلۆنسێل و پیانۆ و حتا ڕاهبەری ئۆرکستر و ئەوانە ئەو منداڵە دەمیست تەجروبەیەکی تیمی هەبێ لە تەشکیل و لە بەڕێوەبردنی ئەو کارەدا. مسلمەن نگاهی بینشی منداڵ لەوێدا تەغیر دەکا. هەتا من نەمدەهێژێک دانە منداڵ تەکخان بێت. چونکە من نەمدەویست منداڵێک ئازۆردە خاترکەم. بەڵکە منداڵەکان دەبێت پێکەوە دەنگ بدەن. پێکەوە بخێنن. پێکەوە ساز لێدەن. من نەمدەهێشت تاک بکەوێتەوە. وەلەو منداڵمان بۆ مەسەن دەنگی خۆش بوو. دایکەکەی باوکەکە دیکوت دەنگی خۆتم کرد نابێت. ئێمە پێکەوە کار دەکەین. لەبەر چ بوو لەبەرەکە خاترەیەکی خۆش دروستکەم لە نێو خوڵقیاندا. چونکە تەئسیری خاترە لەسەر خۆڵق ئەسەری ڕەفتاریشی هەیە. یعنی لەسەر لەتافەتی ڕەفتاریش ئەسەر دادنێ لەسەر لەتافەتی عەواتفیش ئەسەر دادنێ. وەختێک منداڵێک دێت مانگێک تەمرین دەکا لەگەڵ ڕەفیقەکانی و بۆ خۆی عاملە نایبەمە ئیستودیۆ میکسیکام فەریبی دام دێ قەتعەیەک لێ دەدا لە نێو ئیستودیۆدا میکس و شتی دەکەن و حاڵ تیکەیەک لێ دەدەن و دوایەتی بوو لە واقعەتدا تەماشا دەکەن ناخۆ ناتوانێت ئەو نەوازەندەگی بکە. ئەو فەریبە. تو هەر لە ئێستاوە خەریکی منداڵ لەگەڵ واقعەتی خۆی ئاشنا ناکەی. وەلی وەختێ دەزانێت بێڵز لێدا وەختێ دەزانێت فلوت لێدا و هاتووە بێڵز و فلوتی گوزەراندوو هاتوو پیانۆ لێ دەدا و دوایش ئۆرکسترێک هاتوتە نێو گۆڕێ کە خەریکی کاری گروهیەوە دەبینێ مانگێک 2 مانگ 3 مانگ خەریکە بۆ ئەوەی کە یەک دانە مەوزوع لە نێو ساڵونێکی کۆنسێرت بەوجود بێنێ و شگفتی دروستکە و ئەو کاریان دەکرد. وەختێک ئەو منداڵانە لە ئۆرکستردا کاریان دەکرد ئەسەن ئفتخاریان بەخۆیان دەکرد. وەختی ئفتخار بە خۆت دەکەی ئەو ئفتخارە چێتە دەروونەوەی دی. یعنی عزەتی نەفس لێرەدا تەقوێت دەکرێت. یعنی ئەو منداڵە هویەتی خۆی دەبینێتەوە کە من چەندە تەئسیر گوزارم. ئەما ئەگە تۆ بێنی بەلای ئەو بەریدا بڕۆی منداڵێک توانایی نییە فقط تۆ دێ نەزەر فیلمیەوە نیشانی دەدەی نەزەر تەسویریەوە نیشانی دەدەی وەکوێ فوی تێکەی پزدانێکە فوی تێکەی بە یەکدانە دەرزی لێ دەتەقێ. پس ئەو مەسئلەی عزەتی نەفسە لە نێو منداڵدا ئەوەی کە بتوانێت سوالێکت کرد کە چۆن کاری تیمی ئێمە جێبەجێکەین لەو منداڵە 3 ساڵەیەوە کە لە لای من بووە و من کارم لەگەڵی کردووە هەتا 5 ساڵم هێناوە ئێستا بێڵز لێ دەدا فلوت لێ دەدا و مەسەن ئاغایەک دەبینێ خانوێک دەبینێ کە سنی 30 ساڵە یا 40 ساڵە چێلۆ لێ دەدا یا مەسەلەن ساکسیفۆن لێ دەدا یا پیانۆ لێ دەدا ڤیۆلۆن لێ دەدا ئەو تەعاملە خۆت بە خۆت بینشی ئەو منداڵە وسعەت دەدات دەکاتەوە بەرفرەوانی دەکا. خۆب لێرەدا عزەتی نەفس خۆشاخوباڵی نییە. ئەوانەی وا مەسەلەن متالعاتی ئینستاگرامیان هەیە عزەتی نەفس شتێکی زۆر سەیر دەیپێچێنن با بە عزەتی نەفسەوەی دیتەوە بوو دەچێتە دڵیەوە کە توانایە دەتوانێت کار بکە. بەخشی پەژوهش لە نێو ئێمەدا پەژوهش هونەر هێشتا نەیتوانیوە بڕاتە پێشێ لە بەخشی سینەمادا لە بەخشی هێشتا سینەما باشتریشە بەلاخرە منتەقدانێکی هەیە. هێستا لە موسیقیدا ئەمە منتەقدمانە ناوێرن ناوەڵا ئێستا من انتقادی خۆم نسبەت بە
موسیقی ئاوازی خۆمان بڵێم ئەوە دەبێت لە بۆکان دەرکرێن دەبێ بڕۆم یعنی ئەو بافتە دەبێت تەغیر بدرێت ئێرزەتی نەفس لە منداڵدا بێ ئەندازە مەسئلەیە بۆ ئایندە کە لە نێو سیستمێکی دروستدا کار بکە چونکە ئەگە ئێرزەتی نەفسی نەبێ خلافی ئەو یەک سێری ڕفتارهای ئیختلالی چزانم ئسترابی هەیە کەسن کار ئەسەن ناتوانێت کە کارمە دەکار بۆ خەڵک ناکە وەلی وەختی تۆ لە تافەتتدا لە منداڵی فێرت کرد بێت ئێحساسی مەسئولیەتە تێدا بە وجود تێنابێ بە کەسێکی کە ئێزەتی نەفسی هەیە ئێحساسی مەسئولیەتەکە ڕاحەتترە کەسێکی ئێزەتی نەفسی نییە هویەتی دوچاری بحران بووە کولەن لەو مەسائلە خۆڵقیانەدا بۆ ڕەفتاری کەم دێنێت یعنی موسیقی دەتوانێت لەو زمینەیەدا زۆر زۆر ئەسەرگوزار بێت ئەمە من دیسان معتەقد بە بوونی مڕەبیانێکی زۆر باشم و حزوری دانشمەندهەیەکی گەورە کە بۆ منداڵ کار بکە ئێستا کاک میکایل زۆر کەس پێی عیبە سەن دەڵێ من دکتۆرای ڕەوانشناسی مەیە بێم لەگەڵ منداڵ کار بکەم پێیان عیبە ئەم کلاسە بە وجود هاتووە لە سۆردا من ئەگەر لە مەهدی کودەک کارم دەکرد دەبیرمە ئەو دەم خانمی سوسەنی فاتحی داوەتی من ینی پێکەوە ئەڵبەتە ئێمە ارتباطی خانەوادگیمانەیە کتم لە موسیقی استفادە بکە دوای منی داوەت کرد چوین ینی یەک دوو دانە شاگردم هەن کە جەهێڵ بوون لە خارج دەخێنن ڕۆژێکی ئسمسیان بۆ من لێدا کەم نینەوە ئەدەیوە ئەرزت دەکەم دەیکوت کاکتایل ئەسڵان ئێمە زۆر جار ئەگەر ڕادەکشین دەچینە نێو ئەو فەزایەوە مەسەڵەن تیکێک موسیقی پەخش دەبێتەوە لە هی منداڵ ئێمە دەچینە نێو ئەو فەزایی منداڵی خۆمانەوە کە چەندە لای لەو کلاسانە خۆشمان لێ دەگوزرا لە قەڵاندۆشت دەکردین لەگەڵمان هەڵدەهاتی ئاوت پێدا دەکردین جامن لە پرەدا ئاوم دەبردە ژووری تەڕم دەکردن ڕۆژێکی لە بیرمە لە کلاس دانیشت بووم کە من بە شیلانگەکە دەم کوت ئاغا ئەو شیلانگە دەکەمە کەمانێک هەر کەسێ لەو ژێرەوە ڕەت بێ بڕێکش تەڕ دەبووی دی لەوەلی تەڕم نەدەکردن مستەقیمە مەگە بە دایک و باوکەکانم کوتوبا کە مەسەن لیباس بێنن ئەو دەم تەڕم دەکردن داهاتمە ژوورێ مەسەن بڕێکم تەڕ دەکردن و هەڵداهاتمەوە دەرێ ڕۆژێکی ئەوانش تەسمیمیان گرت و تەواوی تەفەنگە ئاویەکانیان بێنن ئێمن کە دانیشتووم لە کلاس دەرگا بکەنەوەی دی بە تفەنگی ئاوی تێبەری من بن دەرگا کراوە کاک میکایل پێوێت دەدانە دانش ئامۆز هەنەرجوو هەموو بە تفەنگی ئاویەوە کەوتنە سەرم من ئەسڵەن لەسەرمەوە حتا بنی پێم هەر ئاوی لێ دەتکات وای گیانیان تەڕ کردم خۆ بۆ کلاسی موسیقی بوو حوسەیەکم دروست کرده بوو لە تاران حوسەی ئاو نۆتی مەسەرەن دۆڕێمی فاسۆلاسیم کرد بووە ڕەنگەکان کە لە بێڵزدا ڕەنگیە ئابی و سوور و مەسەرەن ئەوە دوای ئەو ڕنگانەمان دەخستنی حوزەکەەوە بەدایک باوکانمان دەکوت دەمان کوت ئەو ڕۆژە لیباس بێنن لیباس ئەوسکەن هەموو جاری خانمێک بوو دەیکوت بابە ئەو کلاسە شێوان دوای حسێنی ئێمە چۆن دەتوانینە هەموو هەراو قیژەوە کلاسی کەژ موسیقی ڕاستشی دەکرد وەلی منداڵەکان داهاتن نۆتەکە دەرێنن زە پاڵێکمان پێوەدەنا دەکەوتە نێو ئاوەکەوە دەچوو مەسەر نۆتەکەی وەلی دەردێناوەلی حوس چە بووی دی خۆ قوڵ نەبوو خەتەرێکی ئیجاد نەدەکەن هەموو دایکواکان لەگەڵیان بوون ئەوانە یعنی وردە وەردەتمەشا دەکرد لە نێو ئەو کایەدا ئەو فێر دەبوو نۆتی دۆ ئابیە نۆتی مەسەلەن می سوورە یانسا ڕێ بنەوشە ئەوە سوورەتە ینی یادگیری لە نێو کایەدا بەو عشقەی کە مرەبی هەیەتی ڕێگای سادە دەبێتەوە یعنی تۆ لە تەسهیلی ئەو ڕێگانەدا دڕۆیە پێشێ و دوای ئەو مەسئلەیە دێنی گرێ دەدەی بە تەمرینات بە ئامۆزشەکە گرێ دەدەی بە تەمرینات گرێ دەدەی بە کۆنسرت یعنی تۆ فەرایەندێک دەڕۆی A B C D و لە دیدا تۆ نەتیجەکەت پێشکەش دەکەی و تۆ بە قەولی منداڵانی دێهاتم قارەوە چین کتێبخانەماندانا لەگەڵ خانم و خۆتوان دیتم گروهێکی خوێنشێرین هاتن لە کچ و کۆر لە مزگەوت سرودێکیان خوێن خام و خۆت کتم خام خۆت دەزانی دەنگیان خراپ نییە کتی چ دەکەی کتم وڵات دەڵم تەمرینیان لەگەڵ بکەم بۆ کۆنسرتم کتی دەی وەڵای خۆ زۆر عالی دەبێت هەستام چوومە قارەوە تقریبان چەند مانگ من ئەو دەنگانم تەنزیم کرد ڕێکوپێکم کردن
گروهی هەموو ڕۆژە دەچووم بۆ قارەوا من دەچووم لەوێ ئەوەشت پێ بڵم ئەو هەزینانی کە هەموو لەسەر خۆمانەوە ئافەتە ئەوە ئاسیبە کە مڕەبیەک دێتەوای زندگی خۆی دادنێ لە ئایندەدا دەبێت مەسەلەن لەنزر ماڵیەوە نەچێتە پێشەوەش بۆ خۆی یەکێک لەو خەسارە گەورانەیە کە ئینسان ئیدی لە بینێ لە بەڕێک کە دەڕۆیە پێشێدی ناتوانانی ئەو خدمەتە بکەیت من چۆم منداڵەکانی قارەوام جێبەجێ کرد دەنگیان لیان ڕازی بوو پێم دەکتن کە هەر وەختی ئیشارەم کرد ئاوا بکەن و ئابکەن هێنام لە نێو ئۆرکێسترەوە تەمرینەکانمان دەمانهێنان بە ماشێنی خۆم دەمهێنان دەبرندەوە خۆلاسە مانگێک لە نێو ئۆرکێستردا تەکمیلم کردن هاتین ئۆرکێسترێکمان تشکیلدا ئیتفاقان دۆستانێکی زۆر کە ئێستاش مەدەڕسن وەکو کاک عەبدوڵڵای نووری و کاک فەرزادی شەریفی و بەئیسلا زۆر نێوەکانم لەبیر چۆتەوە ئەوانە هاتن و ئۆرکێسترێکمان دانا منداڵان ئامادە بووین و کتم پێشەوەی کێمە ئیزرا بکەین چوینە دەی قارەوە لە دەی قارەوە خەڵکەکە هاتن کولی منداڵەکانیان دی لەبەر احترامی ئەو گروه هەچوین منیش خایشم لە دایکباوکان کرد هەر کەسێ بە ماشێنی خۆی هەرچەند خەتەرە جەلسەماندانا کە ئەو ڕێگایە خەتەرە احتمالی تەسادفمان هەیە وەلی دەبێت زۆر ئارام بڕۆین زۆر ڕێک و پێک بڕۆین جودا جودا بڕۆین دەی قارەوە دەپەڕێتەوە من دێمە سەر خیابانەکە فەرمانتان دەدەمێ ماشێنی کە ڕادەگرین نایاڵین ئەو ئاسیبان دەگرین و ئۆرکێسترمان بردە مەدرسە و فیلمەکەشیم هەیە ئیتفاقان لەوێ دەستمان پێکرد بە ئیجرا لە حەوشەی مەدرسەی قارەوە وەتوای خەڵکی دێ هاتوونە دەرێ لە نێو ئەو گروهەدا 11 نەفەریشمان منداڵانی بێسەرپەرستی بۆکان پێبوو کە تقریبان چەند مانگ بۆ من کارم لەگەڵ دەکردن ئەوانەمان هێنا فێرمان کردن زۆرمان زەحمەت لەگەڵ کێشان تا فێربوون هاتین لە نێو ئۆرکێسترەکەدا داماننان نەتیجە و فیدبەکێکی کە بە ئێمە دەگەیشتەوە ئاحسێنی من ئەوەڵین ڕۆژی زندگیم بوو لە ژیانمدا لەزەتم برد ئاحسێنی بەهشتێکت بۆ ئێمە تەشکیلدا ئاحسێنی بڵێ تکرار بێتەوە ئاحسێنی چەندە خۆش بوو ئاحسێنی چەندە لای دایکباوکمان افتخارمان بە خۆمان کرد ئاحسێنی ئەتۆ هەموو کەسی ئێمەی ئێستاش کە دێڵم خەریکە دڵم پڕ دەبێ تەنەدیتە تەوای ئەوانە مەجموعە نگاهێکن مەجموعە دیدێکن کە ئینسان نسبەت بە خۆی هەیە کە ئەحساس دەکا ئەرزشی هەیە وەختێک ئینسان ئەحساس بکە ئەرزشی هەیە وردە وردە ڕەفتاریشی منعەتف دەبێت لەتیف دەبێت وەلی تۆ لە جەمعێکی سەختەفزاریدا ئینتزاری تەوەلودی منداڵێکت نەبێت کە واقعان ئەتافی هەبێت و ڕەوانێکی ئارامی ببێت لەو جێگایاندا من هەتا دەتوانم لەو بینیدا زۆر تەشەکر بکەم لە سەرمایە گوزارەکان وەکو ئاغای ساڵحزادە وەکو کاک کەماڵی خەبیر مەدرسەی شەفەق کە غێرە ئینتفاعی بوو خانمی تایرازەر ئەوڵین جار پێکەوە لەوێمان دەست پێ کرد مەهدی کودەک خانمی سوسەنی فاتحی کە ئەستن کۆی کردەوە ئەو مەهدی کودەکەی لابرمان حەلی کرد ئومێدوارم کە سەرمایە گوزار ئومێدیان بێ بە ئەوەی کە ئەو تەولیدانە ئەسەر گوزارن وەلی ئێستا خۆبیدی دامان ناوە بەر ئەوەی کە ئیشاڵڵا کار بکرێت و من کە مەقدارێک وەک ئینسانێک جاری وایە نائومێد دەبم لە ئیجتیماعی خۆم هیوایە دەڵێ نا بەعزە مەوزوعێک هەیە لە پڕدا شڕۆ دەبێت اتفاقاً لەوە نیگەرانم کە لە پڕدا منفەجر بێ من هیچ وەختێ ئەتقادم بەو ئەتەکانە و ئەو زەربانە نییە پێم خۆشە شتێ معتەدل و ڕەوان تەوسعی تێدا بێت و بڕاتە پێش درستە یەک پرسیار کە لێرەدا دروست دەبێ ئایا لەو مەسیرەدا ریسکێک هەیە بۆ ئایندەی و منداڵەکە واردی و فازی موسیقیە دەبێت چەند زۆر کەس نیگەرانە ئەگەر منداڵەکەی من واردیەوە بێ ئەسڵەن لە ئایندەی شغلی تەحسیلی ئایندەی تەسیر دادنەوە ئەسڵ مەسیری دەگۆڕ بێت هەمچین شتێک هەیە بەڵێ ئێمە
لە زۆر نەوازەندەی کە لە شارەکاندا نەوازەندەگی دەکەن خوانندەگی دەکەن هەتا خودی ئاغای شەزەریان لە کارگای ئاوازیشدا عنوانی کرد لەو بینایەدا دۆستێکی زۆر خوێنشیرنمان تارناوازێکی زۆر توانایە لە تاران ئاغای حکمەت ئارا گەیشتوانەکەم پۆستێکی دانابوو کە ئازیزان ئەگەر دێنە نێو موسیقیەوە مەیکەنە شغڵ چونکە بەڕاستی زۆرێک لە فرسەتەکانتان لەدەست دەدات لە نێو شغڵدا ئاسیبی خۆی تێدایە منیش ئێتقادم بەوە هەیە کە لە کشوەرێک لە وڵاتێک کە تەوسعەی موسیقی سوورەتی نەگرتووە منداڵەکان بڕێک دەبێت بزانن بەڤەیە زۆر زۆر لەسەر مەسایلی ماڵیەکەی حساب مەکەن لەسەر مەسایلی عاتفی ڕەوانیەکەی زۆرتر حساب بکەن شغلێکی دیکە یا علاقەیەکی دیکەتانەگە موازی بۆ هێستان بۆ خۆم علاقەیەکی زۆر شەریدم بە ڕەوانشناسی بوو لە موسیقیداوە لە تارانیش کە بووم هەر قوش بن و کەلوکونێکم دەدیەوە بەحسی مەغز و ژێنێتیک و ڕەوانشناسی و مەخصوصەن ڕەوانشناسیەکی کە لەگەڵ زیشناسی تێکەڵ بە دەچووم ئەو کەسانەی کە علاقەیەکی دیکەیان هەیە دەتوان علاقەکەیان موازی لەگەڵ موسیقی بڕۆنە وەک چۆن تۆ فەرمووت نەفەر دەناسیم کە مەسەن لە بەرنامە نووسیدایە لە سەختەفزاردایە لە نەورەزاردا زۆر قەویە قسەیەک هەیە بۆ کوتن ئیمزای هەیە وەلی مەسەن گیتارێکی زۆر چاک دەدایە درامێرێکی زۆر باشە ئاوە دەبێت درستە زۆر عالیە دەستان خۆش بە عنوانی سوعالی ئاخرە گەر بمەوە بپرسم ئەگەر بتانەوە جملەیەک یا مەفهومێک کە زۆر تەئسیرێکی زۆری لە ژیانتاندا داناوە بۆ تەواوی وجود دەرکتان کردووە چ جملەیەک یا تەجروبەیەکە کە ئەگەر لەو پێشتر دەتانزانی زۆر زیاتر بە ڕۆشتی ئێوە کۆمەکی دەکرد لە ژیانتانەوە دیارە ئەو سوالانەی کە دەکرێت مەسەن بە کەلیمەیەک بۆم بەیان نابێت چونکە من زۆر بێستێدادەم هەمیشە بە جملە بەیانی دەکەم عشقی مربی بە شاگرد ئێحساسی مەسئولیەتێکی ڕۆشن و مواجهەکردنی چکولەکان لەگەڵ واقعیەت فەریب نا دەیتوانی زۆر زۆر زندگی ئێمە متەحەولکە شاید مەسەلەن من بۆ خۆم ئێستا ئەگەر وا با زووترەوە اتفاقانە کەوتوە شاید یەک یانە مەرکەزی ڕشتی زۆر گەورەم دانابات ئەووەڵێن شتێکی کە زۆر زۆر بەکاری بینەردێ خۆشەویستیە خۆشەویستی بینی مربی لەگەڵ شاگرد ئەو خۆشەویستیە خۆشەویستێکی ئۆمانیستیک بێ خۆشەویستێکی قودرەتگەرانە ئەو شتەی من دێڵم ئەوە بێ یا نەوچە پەروەری بە قەولی ئێرانی نا بیەڵی منداڵ لە حاندی خۆیەوە بەرحەسبی ئیستێدادەکانی خۆی قسە بکە بیەڵی ئینتقادت لێ بکە بیەڵی فێر ڕەوش فێر بێت بیەڵی ئینتخاب بکە من دوێنێ کە شاگردێکم هاتە لام کوتی ئەوەندە ئێزدەحامی دەرسەکانم زۆر بووە کە ناتوانم کلاسی موسیقیەکەم بێمەوە کتم لە هەر حاڵدا ئینتخاب بەخۆتە دنا وەلی من زۆرم زەحمەت کێشاوە لەگەڵ کارەکەت ئەگەر تەمرین نەکەی ئۆفت دەکەیەوە ئەمە ئینتخاب بەخۆتە بە دایک و باوکشت نییە دایک و باوکشت احترام دانن بۆ ئینتخابەکەت تتوانم هەرەوە بڵم ئەو خۆشەویستیە زۆر مهمە معلم دەبێ هەڵبژێردرێت دەبێ حتمما هەڵبژێردرێن معلم لە خۆوە هیوایە دەڵێ معلم جێ ڕێزە معلمی مخەرب جێ ڕێز نییە معلمێک کە ئەنگیزەی خراپ دەدا بە هیچ وە جێ ڕێز نییە معلمێکی کە ئەنگیزە دەدا معلمێکی کە خۆشی ویستوی فێری خۆشەویستیت دەکات فێری مەسئولیەتت دەکات جێ ڕێزە ئەو جێ ڕێز نییە و تازی سەرە ئەو لە ئاسمانها دەبێ نێوی بێنی لە کەهکەشانها دەبێن نێوی بنووسی دایدی چی بڵم تۆ بە خۆش دەهلی نجومی وەڵاهی دەبێ بە جێمزوێ بڵێ نێوەکەی گەورە کاتەوە لە نێو کەهکەشاندا زۆر زۆر تاسیری گەورەی هەیە نازانی چ دەکا نازانی چ دەکا ئەسڵەن دنیای دەرونیان دەکاتە بەهەشت یەک معلمی خوێنشیرین یەک معلمی متعهد یەک معلمی ئۆمانیست
معلمێکی کە ئەتافی هەیە من معلمێکی کە پێی خۆشە گەشە و نەشیان بێ پێی خۆشە هەڵفڕن نەگەوەی کە قەفەزێکی دروست کردووە چەندانە بولبولی دروست کردووە لە بەردی دیتنی خۆی ئێرزابێ ئەو هەموو بولبول و قەناری و ئەو هەموو پەڕەندە جوانە لە نێو ئەو قەفەزە چکولی وەڵاوە بۆشم گەورە کردن تۆ فەنسم بۆ کێشاوم بۆ خۆیان دێن و دەڕۆن نەخێر لێی بەوە ئازاد بێ لێی بەوە بە عالم لەزەت بێت لە دیتنیان بۆ لەوە معلم زۆر نابێت دەبێت تعریفێکی دروستمان ببێت تعارف بەسە هەر معلمێک تۆ ببینی بڵێ جێی ڕێزە نا ئەوان نییە وانە بەخشت دوایی خدای نەخواستە معلمەوە ببینن پیاوانە بێ خدای نەخواستە من لەو مردە من خانمەی خۆ معلم بوو کاک مکایل زۆر شت من لە سعادەتی خانمی حەسەنی سعادەتی حەسەنی من زۆر شت لەباری ئۆمانیستیکەوە لە سعادەت فێر بوو لە تەدریسدا زۆر شتی لە فێر بوو بۆ موسیقی ئەو معلمی ابتدایی بوو دوایش مدیر بوو لە هەم لە بەخشی مدیریەتەکەیدا پێکەوە مثلا زۆر جار قسەمان دەکرد هەم لە بەخشی تەدریسەکەیدا سعادە لە چەند ساڵی زندگی تەدریسی خۆیدا هیچ وەختێ زەنگی هونەری نەدا بە ڕیاضی زەنگی وەرزشی نەدا بە علوم بۆ خۆی دەست و تەنافێنی لەگەڵ دەکردن لە هونەردا ئەگەر نەی دەتوانین نەقاشیان لەگەڵ پێشێتەوە گوڵدۆزی و دەستچنینی فێر دەکردن ئەرێ لە ئاخردا قسەکانمان کە تەواو بوو بەحسی خەلاقیەتێک دەکەم ئیدی دوای قسەکەم دوای پێدێنم پزیشکێکمان هەبوو پێیان دەکوت پزیشکی دێوانە نازانم کتێبەکەیت خوێند بێتەوە یانە جەراحی مەغز بوو ئەو جەراحە مەغزە تەئسیری هونەر دەمەوێت لەسەر علم و علم لەسەر هونەر بۆت بڵێم ئەو جەراحە دەیکوت من سەختترین جەراحیهای مەغز و عەسابیان دەدا بە من ڕیزترین موویڕەگم جۆش لێ دەدا تەقەڵم دەکرد لێ دەدا وەلی نازانم بۆ بەعزە جگە هایەک بۆ نەمدەتوانی و تەقەڵە لێ دەم و نەخۆشەکە لە ژێر دەستمدا دەمرد زۆر ناڕەحەت دەبووم کتی ڕۆژێکی لە خیابان دەڕۆیشتم ئەگەر تەماشام کرد نەفەرێک بە حەریر بە ئەبریشەم دانیشتووە خەریکی لفکە دەچنێ جایدی شاید لفکە وەسیلەیەکی حەمام بۆ شست و شوویدی نازانم لفکە بوو هەر شتێک بە شتێکی ئاوای چنیوە سەختە و لە موو باریکتر تۆ بێنی بە میل کار بکەی کوتی دیتم گەڕامەوە ئەگە دیتم ئەجیب ئەو گریانە لێ دەدا لەو تاڵە باریکانە کتێ منیش چوومە پەنای جەراحێکی گەورە کتی چوومە پەنای کوتم دەکرێ ئەو لفکە چنینەم فێرکەی دێکو کتێ بۆ ناتوان کوتی ماوەیەکی زۆر 2 مانگ 3 مانگ 4 مانگ 6 مانگ نازانم لە یادی منیە چونکە من زۆر جوان بوومەوە خوێندوێتەوە شاید هەم سنی من 22 ساڵ بوو خوێندومەتەوە شایدش کەمتر وڵار لەوە کەمتر بوو لەبیرم چۆتەوە کوتی هاتم ئەو گرێدانانە فێر بوو کاک میکایل دەیکۆ ڕیزترین سەدەمەی مەغزیم جێبەجێ دەکردەوە یعنی دەیکوت تەقەڵی زۆر زۆر زەریفم لێ دەدا خەڵکم لە مەرگ نەجات دەدا حیاتم پێدەبەخشی هونەر ئەو حاڵەتەی هەیە ئێمە دەبێت جوان لە هونەر حاڵی بین حتمما هونەر دەبێت موسیقی بێنە پەیکەرتراشی نەقاشی تئاتر نەمتوانی لەباری تئاترەوە قسە بکەم ئیجازە بدەوە قسە بکەم دوایەوە تێ بیگونجێنە تئاتر دەزانی چ دەکا بۆ منداڵ زندگی دەبەخشێ منداڵمان هەبووە لە نێو تئاتردا لوکنەتەکەی جێبەجێ بۆ لەگەڵ موسیقی منداڵمان هەبووە لەوێ ئەحساسی هویەتی کرد بۆ ئەوەڵین جار نەخشیان پێداوە تئاتر دەرمانی تئاتر لە نێو ئێمەدا هەر نییە ئەسەن خەیاڵێکیان ناجوڵێنن هەموو شتێک بۆتە نمایش باشە نمایش بەشێکە نا بەشێکە ئەی پازلەکانی کە تەئسیری هونەر لەسەر ڕەوانی ئینسان تەئسیرێکی ئەسان معجزە ئاسایە نەتیجەکان کەیهانین ئەسان دەهدەهی و تەساعودی نین کەیهانیە
باوەڕ دەکەی دەتوانن ئەو منداڵانەی ئێمە نۆبێل وەرگرن لە تەوای زمینەکاندا. دەستا ئۆلیمپایە لە دێ بۆکاندا ئەسەن تەواو ڕشتەیەک بە نێزی شناسی ئەرشی نەماوە. شاگردێکم بوو ئارینا لە مەهدی کودەک لەگەڵم بوو معماری ئارینا معماری. ئەو ڕۆژە لێم پرسی کوتم ئارینا چی دەخێنی؟ کوتی وەڵا ژێنێتیک دەرچووم. کوتم بە عەجەب شتێکە ئارینا وەلی دەبێت زۆر خۆتی چاک لێ هەڵکەی. کوتم جا ژێنێتیکمان لە ئێران نییە سلولی مولکولیە؟ کوتی بەڵێ کاکتەر سلولی مولکولیە. کوتم چەند خۆشە چەندە خۆشە ئەسەن ڕووی ئەو کچە کراوە. یعنی کوتم ئەسڵان یەکێک لەو ڕشتە عەزەمەتانەیە ئارینا پیاوی چاوە زۆر چاکی بخێنە، مەخسووسەن کە دێتە نێو علومی عەسابەوە غەوغا دەکات لە بیۆشیمیدا لە وەلی بەداخەوەی دیکە مەسەلەکانمان ناوای لاتووە. یعنی منێکی کە مەسەلەن عشق دەکەم بە ئازمایشگار ڕەوانشناسیەکی کە ئەندازە گیری بکرێ ڕەوان سەنجی بکرێ موسیقیەکی کە پەژوهێشی تێدا بێ منداڵی تێدا باربێنین حیات بەخش بێ بێم مەسەلە لەسەر پەیجەکانم ببمە عروسەکی خەیمە شەبازی. وەسواس نییە باوەڕکەن کاملگەرایش نییە. یعنی متوای گۆرانەکانی خۆم لەسەر پەیجەکەم ئاواڵەیە گۆرانیشم کتووە لە هەر تلوزیۆنی سەحەر داوەتیان کردوم بەسەر ڕۆیشتوم شەبەکەی فڵان بەسەر ڕۆیشتم شەبەکەی مەهاباد بەسەر ڕۆیشتم. ئەسان افتخارم کردووە کە بانگم دەکەن ئای نایەم و ئای ئەدا دەرێن وانە وەلی خۆبی دی کاک بکای لەوانە مۆزوعاتێکن کە لە ئاسیب شەناسیدا زۆر مشەخەص دەبن کە ئێمەش نیمانە. من لەو مەوردەدا کە بەحسی خانمی حەسەنیم کردەوە خێزانم بووە لە تەدریسدا ئەو نەو ئەسەرانی داناوە لەسەر منداڵ. هەموو جارە دەم کوردم کە منداڵێکە بیەوێ خۆشبەخت بێ ساڵێک خۆزگە لە سەعادەتی حەسەنیەوە لەگەڵی باە نەجاتی من زۆر شت لەوە فێر بووم. ئەلای حاڵ ماندوم کردی اختیارتانە دەستان خۆش بێ. اتفاقاً برازەکانی من تەجروبەیان هەبووە لەگەڵ خانم حەسەنی لەگەڵ خام حەسەنی وڵات خۆش بە حاڵیان هەمیشە بە ئشتیاقێکەوە باسییان دەکردوە زۆر من ناڵم چونکە هاوسەری خۆمە و شەریکی زیندگیمە نا وەلی خۆزگەم بەو شاگردەی کە تووشی سەعادەت بووە سەن ڕەفتارێکی سەیری بوو بە حدێک ئۆمانیست بوو لەگەڵیان بە حدێک خۆمانە بوو لە عینی حاڵدا محکەم نەسەختگیر بوو ئاسانگیر وەلی محکەم نەزمێکی بە وجود دێناکە ئێستا و نەزمە شاتۆتە نێوهینی منەوە باعسی موفەقێتیشم بووە. ئەو ئێستا دوای پێم دەڵێنەوە خێزانی خۆیەتی هەڵی دەکێشێ وەلی خانجەی هەڵکێشانە. دەستان خۆش بێ دەستان خۆش بێ کە تەجروبیاتان ناوە بێشتراکدانە شەیرتان کرد لەگەڵمان بۆ من کە زۆر جەزاب بۆ زۆر شت فێر بووم. دەستان خۆش بێ ئیشەڵڵا بتوانین لە داهاتوودا لە خزمەتتان دابین دووبارەوە شتان لێ فێربین. دەستان خۆش بێ کە تاالان لەگەڵمان بوون و هیوادارم ڕۆژێک و کاتێکی خۆشتان بێ. میکایل جا من زۆر زۆر خۆشحاڵ بووم لەو ڕۆژەوەی کە لە ئەنجومەنی نجوم لەگەڵم بووی بە عینوانی کەسێکی زۆر زۆر چالاک و فعال دەدناسم ڕۆحەیەکی زۆر درستت هەیە هەر بۆیەش بە ئیفتخارەوە هەر لە هەر جێگایەک بی من هەر نێوت دێنم و وەک بۆنت پێوە دەکەم کە چەندە بۆن خۆشی ئەتۆ بووی محەممەدی مەولود بوو خودی ئازادی شەیر ئیسماعیلی کە ئەلان لە کتێبخانەیە زۆر سەحەری محەممەدی بوو خانم شەمامی بوو کە ئێستا پزیشکە ئەرەیدی دویرتەیدینا کاگەنوەری ئیسماعیل پوری مەهاباد و ئەحمەدی قودرەتی کاگ ئەحمەدی قودرەتی بێهروزی اختیاری نابغەیەک بوو ئەسڵان خۆشحاڵ بووم ئومێدوارم بەهرەی ببێت و زۆر زۆر خۆشحاڵ بووم بینەرانی خۆشەویستی ئومێدوارم کە جەسارەتی من ببەخشن خدا لەسەر شاهدە هیچ منزورێکی سوءم نییە لە تەشریح لە نەقدی مەسائلدا ئومێدوارم کە بمان بەخشن ئەگەر جەسارەتێکیش بوو. شەوتان خۆش بێ. خدا حافیز.